بەڕێزان لە کەرکووکەوە سڵاوتان دەبێت. هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم. ژارەکەمان زۆر گرنگە تایبەتە بە خوێندنی کوردی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. لە هەمان کاتدا بە حساب لە سەرتاسەری عێراق ئێستا کوردی ئەخوێنرێت، دەمێکە ئەخوێنرێت. ئەزانم خەڵکی هەرێمی کوردستان زۆریان بە وردەکاریەوە ئاگایان لێ نییە. ئەخوێنرێت لەبەرەوەی کە زمانی عەرەبی و کوردی دوو زمانی فەرمین لە عێراقدا، بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەخوێنرێ هیوادارم جێگری بەڕێوەبەری زمانی کوردی لەم نیگەران نەبێ، بەڵام زۆر ئەوەی کە من لەبارەیەوە پرسیارم کردووە، ئەوەی کە لێکۆڵینەوەمان کردووە و تۆزێکی تریش هەندە دیمەنتان هەر پیشانەین، بەڕاستی لە نوکتە ئاچێت. تەنیا وەکو ڕۆتینێکی لێ هاتووە، نەپاڵ پشتی ئەم بەڕێوەبەرێتیە ئەکرێ کە لە بەغدایە، تەنانەت بیناکی خۆیان کێشای هەیە. مەنهەجەکە پێویستی بە ئەپدەیتە، مامۆستا پێویستی بە ئەپدەیت هەیە. بای ئەوە نییە خۆتان ئەیبینن لە هەولێر لە سلێمانی هەر برایەکی عەرەب ئەگەر بۆ گەشت بێ یا بۆ ئیش بێ، بەڕێکوپێکی چۆنی و چاکیش فێر نەبووە، چۆنی و باشیش فێر نەبووە. ئەمە لە هەموو عێراقا کوردیە خوێنرێ ناتوانێت تەنیا دوو ڕستە فێری خەڵک بکات بەبێ جیاوازی. ئەمە جگە لەوەی حاڵی زمانی کوردی چۆنە. 25 قوتابخانەی کوردی لە کەرکووک، ئێستا من لە کەرکووکم 3 دەوامی تێدایە. ئەمانە دروست کراوە بۆ 250 قوتابی، بەڵام 1500 قوتابی تیاندا دەخوێنن. لەولاوە لە ماوەی 2 ساڵدا حکوومەتی عێراق 23,000 مامۆستای دامەزراندووە لە کەرکووک، تەنیا یەک مامۆستای بۆ کورد نییە. ڕاکانجبووری هەر جارێکە من لێرە بەرناماکەم نەک ئێستاکە محافظ نییە، ئەو کاتێک کە لە لووتکەی دەسەڵاتی خۆی شیابوو بەردەوام و پەیامانەم وتووە و بۆ خۆشم ناردووە هەر لەسەر ئەم مێزەشەوە هەر لە ناو کەرکووکیشا. بەڕاستی ئەوەی کە ئەو برادەرەش بەم شاری کردووە کەمتر نییە و بە تایبەتی بە مەسەلەی ناوچە کوردیەکان و زمانی کوردی و قوتابخانەی کوردی هیچی کەمتر نییە لەوەی کە لە ڕابردووە بە کورد دەکرا. دیارە زۆر جار لێرە کوردەکانیانوت ئەدای ئەو سیاسەتەکانی درێژکراوی هەمان سیاسەتەکانی پێشووی بەعسا. چینیەکان جا وردەکاریەکەی نازانم چینیەکان دروستیان کردووە یا وەکو مقاولات 42 قوتابخانەیان دروست کردووە لە کەرکووکە بە فەرمانی ئەو برادەرە 2 قوتابخانەی لە ناوچە کوردیەکانە، ئەویش ئەوەندە بە وردی شوێنێکیان لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە هەڵبژاردووە کە هیچ مناڵێکی کورد ناتوانێت سوودی لێ ببینرێت. ئەمانە و دەیان کێشەی تر ئێستا بەرپرسانی تایبەتمەند هەمویان لێرن. با سەیرێکی ئەم راپۆرتە بکەین و دواتر لەگەڵیان قساکەم و دێمەوە خزمەتتان فەرموون. بەپێی دەستوری عێراق کوردی زمانی فەرمی ئەم وڵاتەیە بۆ ئەوەی عێراقیەکان فێری زمانی فەرمی بن لە پۆلی 4 و 5 ئامادەیی وەکو وانە زمانی کوردی دەخوێندرێت. لە ماوەی 3 ڕۆژ لە بەغدا 9 قوتابخانەم بەسەرکردەوە و لەگەڵ دایان قوتابی دوام. زۆرێک لە قوتابخانەکان مامۆستای کوردیان خانەنشین بۆ و مامۆستای دیکە لە شوێنی دانەدراوە. بەشێک لە قوتابخانەکانیش وەکو وانەیەکی سەرەکی سەیری وانەی زمانی کوردی ناکەن. بۆیە لە هەفتەیەکدا 1 بۆ 3 جار زمانی کوردی دەخوێندرێت. ئەمە شوای کردووە کە قوتابیەکان تەنیا چەند وشەیەک فێر ببن. تۆ پۆلی 5 ئامادەیی ساڵی پار و ئەم ساڵ وانەی زمانی کوردیتان هەیە، چ وشەیەکی کوردی فێر بوویت؟ لە زمانی کوردی فێری ژمارەکان بووم. اليك والدو سي جهار بنت شيش شهوت حاهوت ئابە و جۆرە. ئەم ساڵ وانەی زمانی کوردیتان هەیە، مامۆستاشتان هەیە؟ نا، مامۆستاکە خانەنشین بوو. ئەم ساڵ مامۆستایەکی باشی کوردی بوو، بەهێز بوو، زۆری فێرکردین، چونکە بەکاری ناهێنین لە بیرمان کرد. شلونك باشە؟ چۆنی باشی مانای چییە؟ شلونك باشە؟ بەڵێ. ڕۆژێک گەشتت کردووە بۆ هەرێمی کوردستان، هەولێر، سلێمانی، دهۆک،
هەوڵت دابێت ئەو شانە بەکاربێنی کە لە ماوەی ئەم 2 ساڵە فێری بوویت؟ بەڵێ سڵاوکردن. کەمێک بە کوردی قسەم بۆ بکە. چۆنی باشێ زۆر باش نایەتەوە بیرم. عەرەبی پچڕ پچڕ و کوردی لەگەڵ تێکەڵ دەکەم. ماوەی 2 ساڵ دووشە فێر بوویت؟ نا، لە قوتابخانە فێرت ناکات چۆن پەیوەندی دەکەیت و شت لە میوەفرۆش دەکڕیت بەو شێوەیە نییە. واتە وشت پێدەدات هەموویانم بیر نایەتەوە. باشە ئەم ساڵ مامۆستاتان نییە؟ مامۆستامان نییە چونکە خانەنشین بوو. داواتان لە کارجێڕی کردووە مامۆستاتان بۆ فەرەهەم بکات؟ بەڵێ داوامان کرد مامۆستایەکمان بۆ دابین بکەن، گوتیان بۆتان دابین دەکەین تا ئێستا ناتووە. بیوانەی کوردیت لایە؟ نا، بەخوا ئێستا کتێبی کوردیمان نییە چونکە مامۆستامان نییە، بۆیە زمانی کوردی بەکار ناهێنێ. ئەم وانەیە کەوتنی لەسەرە؟ نا، وانەکە قورس نییە، قورسەکەی زۆر نییە، دەتوانی کۆنتڕۆڵی بکەیت. ساڵی ڕابردوو لە 4 زانستی نمرەی باشمان لێ بەدەستهێنا. ئەو شتانە چی فێریان بوویت لە ماوەی ساڵی ڕابردوو ئەم ساڵیش؟ من فێری ژمارەکان بووم، بەڵام دەزانی زمانی فارسی لە زمانی کوردی نزیکە؟ وشە هەیە لە زمانی کوردی لە زمانی فارسی دەچێت. گەشتی ئێرانم کرد فێری چەند وشەیەک بوو. کە گەڕامەوە عێراق بینیم هاوشێوەی زمانی کوردیە. باشە ئەو وشانە چی بوون کە فێریان بوویت؟ ئەمە فارسیە، کوردی جیاوازە. وشە و ژمارەش هەیە. 1 2 3 4 5 6 7 8 10 9 13 18 20 21 22 25. ئەو پیتانە چین لە زمانی کوردیدا هەیە لە زمانی عەرەبیدا نییە؟ 5 پیتن. پیتی کاف، گ، فتحە، ئەوەی وەکو تای داخراوە، ها. ها لە زمانی عەرەبیدا نییە؟ نا، هەیە لە جیاتی فتحەیە، من لێم تێک چوو. ئەوەی وەکو پیتی زێد وایە ژ، ئەوەی وەکو پیتی جیم وایە. بەڵێ چێ؟ یەک وشە فێر بووم مامۆستا، دووبارەم دەکردەوە، ئەوی شواتە وشەکانی دیکە بەس لە بەرم دەکردن، تیان نەدەگەیشتم. وانەکە لاوەکی بوو، بە قەڵکم نەدەهات. ئەوە چۆن دەرچوویت؟ تەنیا لەبەرکردن، تیان نەدەگەیشتم. ئێستاش؟ تا ئێستاش مامۆستایەکە بۆی ئاسان دەکردین، هەڵبژاردەی پێدەداین، دەیگوت ئەوانە بخوێنن و دەردەچن. مامۆستاکە کوردی دەزانی؟ کوردی دەزانی و لەوێ ژیا بوو. تۆ نەوەتت لە زمانی کوردی هێناوە و تەنیا یەک وشە دەزانیت، ئەی چۆن دەرچوویت؟ پێم گوتی من هەڵبژاردنەکانم لەبەر دەکرد، دەرچووم و نەوەت دەمهێنا. بەڵێ نەوەت. چۆن دەدنووسی؟ دەزانی بە کوردی بنووسی؟ نووسینەکەیان وەکو عەرەبیە، بە چەند پیتێکی عەرەبی نییە. پیتی وەک ئەلف یان واو شتێکیان بۆ زیاد کردووە. ئەلف لە زمانی عەرەبیدا نییە؟ ئەلف هەیە، بەس نازانم لە زمانی کوردی شتێکیان بۆ زیاد کردووە. پیتی بێ 3 نوقتەی هەیە، تێ 3 نوقتەی هەیە، نازانم دەنگەکەی چی بوو. باشە تۆ گوتت وشەی مامۆستا دەزانم، دەتوانی بنووسی مامۆستا؟ مامۆستا؟ پێم وایە دەتوانم. بینووسە. خوا قەڵەمەکەم بدێ. ئەوە تا هەوڵمدا. مامۆستایە معناه معلم.
ئەم وشەیە هەڵی تێدایە پێم وایە لە هەفتەیەکدا چەند ڕۆژ ئەموانەیەتان هەبوو لە هەفتەیەکدا 3 جار بەڵام 1-2 جار دەخوێندرا نزیکەی 1 جار. باشە ئەو وشانە چین کە لە بیرت ماوە زۆر وشەم بەبیر نایەتەوە بەڵام ئەوەی زۆر دێتەوە یادم وشەی مامۆستایە هەرەمە. دەتوانی بنووسی مامۆستا؟ بەڵێ. بەم شێوەیە دەنووسرێ. فێری جوان بووم. جوان واتە چی؟ جوان واتە جەمیل، ڕەش واتە ئەسود. حرفەکانی دۆمینە دەزانم، بەخوا جگە لەوە نازانم. لە دۆمینە فێربووی یان لە زمانی کوردی؟ بەخوا لە دۆمینەوە زیاتر. چی فێربوویت؟ ئەوانە هەمویان. دووشە شتێکی دیکەیە؟ دووشە شتێکی دیکەیە. ئێستا مامۆستای زمانی کوردیتان هەیە؟ نا، نیمانە. داواتان لە کارگێڕی قوتابخانە کردووە مامۆستاتان بۆ دابین بکات؟ تا ئێستا داوامان نەکردووە. لە ڕاستیدا ئێمە ئەوەندە زیرەک نین، بۆیە لەگەڵ کارگێڕیش قسەمان نەکردووە. باشە زانیاریت هەیە بەپێی دەستوری عێراق زمانی کوردی زمانی فەرمیە؟ نا، بەخوا زانیاریم نییە. پێنجی وێژێم. پێنجی ئامادەی واتە 2 ساڵە زمانی کوردی دەخوێنیت. بەڵێ بەڵام زانیاریەکانم بەهێز نین. لە ماوەی ئەم 2 ساڵە چەند وشە فێر بوویت؟ زۆر نییە. واتە چەند؟ بەس معلم زانست. معلم واتە زانست؟ ئەیوانە نازانم. فێر بووم. چەشتخانە واتە مەطعم، زانکۆ جامیعە، ئەمانە و ژمارەکان و پیتەکان و ئەو شتانە. کاف کە دەبێتە گێ چ کە 3 خاڵی هەیە زۆرتریش فێر بووین. لە هەفتەیەک چەند ڕۆژوانەی کوردیتان هەیە؟ 3 بۆ 4 ڕۆژ. 3-4 ڕۆژ ئاوە. ئەم ساڵ مامۆستاتان نییە؟ نا، مامۆستامان نییە ئەم ساڵ. بەڵێ بەڕێزان ئەوە حاڵ و مەسەلەکە دیارە لە مامۆستا کامەرانەوە دەستپێکەم وەکو بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک. سەرەتا پێویستم بە هەندێک داتا و زانیاریە. ئێستا چەند قوتابی کورد هەیە لە کەرکووک؟ بەڵێ سەرتا سوپاستانەکەین دیارە خەمخۆری جەنابتە بۆ خوێندنی کوردی و بۆ مناڵی ئەم شارانەوە بۆیە ئەم بەرنامەیە سازداوە ئێمەش لە خزمەتتان نابین لێ. وڵی کاگڕەنج نزیکەی ئێمە 100,000 قوتابیمان هەیە کە ئێستا ژمارەی قوتابی و خوێندکارمان لە شاری کەرکووک لە لوتکەیە، ینی پێشتر لەم ژمارەیە زیاتر نەبووە. وە نزیکەی 550 قوتابخانە باخچەی ساوایان لە خوێندنی کوردیا هەیە بە ناو شار و دەوروبەری. مناڵی کورد چەند هێندەی یا خوێندکار و قوتابی کورد چەند هێندەی پێکاتەکانی ترا؟ بەڵێ ئێمە وەک پێکاتی کورد خۆتەزانیت هەموو ئامارەکانیش ئەومانیان بۆ ڕوون کردێتەوە لەسەر ژمێرەکانە پێکاتی کورد لە هەموو پێکاتەکان و انتخابەکانیش دەری کردووە کورد زیاترە. بەڵام ئەوەی کە ئێستا لە خوێندنی کوردی و خەڵک متمانی داوەتە خوێندنی کوردی نزیکەی 100,000 قوتابیمان هەیە لە زیاتر خوێندنی کوردی لە گەڕەکە کوردیەکانە. بەڕاستەکە ئێمە ناشارینەوە ئەو گەڕەکانی کە با بڵێن گەڕەکە عەرەبیەکانی پێڵەن یان گەڕەکە تێکەڵەکانی پێڵەن زیاتر قوتابخانە عەرەبیەکان لەوێن و ئەگەر بەگشتی خوێندکار و با بڵێن قوتابی کورد بژمێری لەوەیە 110,000 دەرچێ، ینی ئەو 10,000 بەڵێ ئەی غەیرە کورد عەرەب و تورکمان و ئەو ئیحسایە لای من نییە بەڕاستەکەی. بەڵام حتمەن خوێندنی عەرەبی لێرە تاریخێکی هەیە نزیکەی بۆ 100 ساڵە بێ لێرە لەم شارەیە تربیە و هێشتا ناگاتە ژماری قوتابیانی کورد؟ با زیاترە، حتمەن زیاترە. بەڵام ئێمە لە 2003 قوتابخانە کوردەکانمان کردوێتەوە ئەوانەی کە زیاتر خەڵکی کورد مناڵیتیا ینی تا بڵێن تۆمار کردووە. بەپێی زانیاریەکانتان یا تێگەیشتنەکانتان یا مەزەندەکانتان دەزانم کە ژمارەی وردتان لانیە چەند مناڵی کورد بە کوردی ناخوێنن؟ نزیکی 10,000
10,000 قوتابیمانەیە بەڵێ یعنی هەمووی 120,000 مناڵ ئێستا تەمەنی ئەویان هەیە لەبەر خوێندن بن 10,000ێکی بە کوردی ناخوێنە 110 بە کوردی خوێنێت نزیکەی 100 ئەخوێندرێت 10,000 تا 15,000ێکی بە کوردی ناخوێنن لەبەرەوەی شوێنی جوگرافیەکەیان هەڵکەوتەکەیان وانە لەوەی قوتابخانە بۆیان هەڵنەکەوت بێت دواتر خەڵکیش لە دوای پرۆسی ئازادی عەرەبیەکان بن خەڵکیش ئازادە لەوەی کە مناڵی ئەنێرێت یعنی ئەوەی من ناتوانین لەگەڵ ڕەکە کوردیەکانەوە ئەوەی تێبینی بکەی حاڵەتی دەگمەنە کە مناڵەکەی بەرێ بۆ دراسەیەکی عەرەبی لە گەڕەکێکی عەرەبی هەیە بەڵێ ناڵێن نایشارینەوە بەڵام تەنها یەک قوتابخانەش لە گەڕەکە کوردیەکانە نییە ئەوەی لێو کۆڵیوەتەوە بۆچی بڵێ لە کۆبوونەوەی دایک و باوکان لەگەڵ خەڵک لەگەڵ ڕووناکبیرانی شارەکە بۆچی لە ناوجەرگی گەڕەکێکی کوردیەوە هەندێک کەس مناڵەکەی ئەبا بۆ گەڕەکێکی عەرەبی بۆ مەکتەبێکی عەرەبی بۆ دراسەیەکی عەرەبی کاگڕەنج ئێمە کە باسی ئازادیەکەین نابێ بەرتەسکیکەینەوە لە هەموو کەسێک خەڵک لە هەولێر و سلێمانی بە زمانی ئینگلیزی من باسی ئازادی و نائازادی ناکەم بەڵام هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە هەنێک کەس هەیە زیاتر هەر جارێ لەو سەقافەیە ئەژێ لەو ڕۆشنبیری ئاژێ کە پێش 2023 بوو هەنێکیش هەیە متمانەی پێ نییە هەنێک هەیە خۆی دایک و باوکەکە ئەو خوێندنی کوردیان تەواو نەکردووە ئەڵێ ناتوانم مناڵەکەم دەرزی پێ بڵێم و یعنی با بڵین وانی پێ بڵێمەوە ئیتر ئەو کار زۆرە بەڕاستەکەی بەڵام ئەو هۆکارانە زیاترن کە خەڵکی هاندا بۆەوەی مناڵی بکاتە بەر کوردی لەبەر ئەو چانسەی کە بۆ خوێندنی کوردی هەیە بۆ مناڵی کوردەیە بەڕاستی بۆ هیچ زمانێتر و بۆ هیچ خوێندنێکی کەنیە لە هەموو بوارێکەوە بەڵامێکی بۆ هەیە بڵێ ئەمە مناڵانە لێرن سبێ حکوومەتی عێراق ڕۆژانە بینێ غەدرەکە لە دامەزراندن لە ماف و امتیازات بڵێ ئەگەر بە کوردی بخوێنم لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان ڕوبەڕووی گرفت ببمەوە نا بە پێچەوانەوە ئەوانەی کە مناڵیان کردوتە بەرخوێنی کوردی زۆر ئاسۆیان ڕوونترا کۆلێژی باشتروەریانی کردووە هەر لەم شارەیە دەوامەکەن و بوونەتە پزیشک بوونەتە دەندازیار بوونەتە مامۆستا هەر با بڵێن بەو شەهادەیە کە لە خوێندنی کوردی بەدەستیانێناوە لەبەرەوەی کە زانکۆکانی هەرێمی کوردستانیش بەڕوویان کراوە لە هەردوو لا کراوەیە بۆیان هەم زانکۆکانی عێراق هەموو شارەکانی عێراق و هەم زانکۆی کەرکووک و هەم زانکۆکانی شارەکانی کوردستانیش بە سوپاسەوە حکوومەتی هەرێم هەموو ساڵێ لە زانکۆلاین ئێمە بێبەش ناکە و پشکی شێرمان بەرەکەوێ بۆ قوتابیەکانمان 2 ساڵە چەند عەرەبیان دامەزراندووە بە مامۆستایی میلاک لە کەرکووک نزیکەی زیاتر لە 20,000 ئەبوو چەنی بۆ کورد بێ وڵای ئەبوو نیوەی زیاتری بۆ کورد بووە چەنی بۆ کورد بوو هەزاری بە تەواوی ئەویش نازانین بە چی ئالێتێک ئەو 1000 کەسە تەعین بووە کە لەم لاولەش زۆر باسەکرێت ینی بەڕاستی بە بەرنامە پێکاتەی کورد و خوێندنی کوردی تەهمیش کراوە لە شارەکەدا ئەو هەزارە بەپێی ئەو کواڵەتی و پێداویستیانەیە کە ئێوە لە ئەنجامی توێژینەوەکانتان ئەزان چیتان پێویستە و چیتان پێویست نییە؟ نەخێر بە هیچ بەرنامەیە نەبووە بۆ وەرگرتنی ئەو کەسانی کە لەو 20,000 کەسەیان لەو 23,000 کەسەی کە دوای هەڕەمەکی بووە بەڵێ نازانین چۆنیش تاعین بوونە بەڕاستەکەی بەڵام ئەوەی کە هەرێم بۆمانی کردووە پێش خۆشبەختانە پێشمانگێ لەمە و پێشگرێ بەسمان بۆیان کرد ئەمانە هەمووی بە بەرنامە و بە پێداویستی قوتابخانەکان گرێ بەسکراوە بۆیان مامۆستای فیزیایە مامۆستای کیمیایە مامۆستای ئەحیایە مامۆستای پسپۆری خۆیەتی هەرچەنە ئیکتیفامان ناکە ئەو ژمارەی کە بۆمان کراوە بەڵام خۆشبەختانە ئێمە بێ بە ئینساف و قسە بکەین بۆشایەکی بۆ پڕکردوونەتەوە بەڵێ حتمما ئێمە 1000 و نزیکەی 1100 مامۆستای وانە بێژمان هەبوو لە خلالی ئەم مانگەیە خۆشبەختانە ئەم هەفتەی پێشوو گرێبەستەکانیان تەواو هزارەی حکوومەتی عراق نا حکوومەتی هەرێم ئەی ئەوانەی حکوومەتی عراق ئەو هزارە هیچ بۆشایی بۆ پڕکردوونەتەوەکارێک بەڵە بۆشایی پڕەوە کردووە بەڵام بە بەرنامە نەبووە ینی من ئەوی مامۆسای فیزیان پێویست بوو بێ ئەوە نەبووە ینی اختصاصێ بووە لەوەی من پێویستیم پێ نەبوو بێت بەڕاستێکی ئەو وانە بێژانە تا چەند کەم و کورتەکانتان پڕەکاتەوە حتمما کە گڕنج ئێمە هەموو پەروەردەیەک جوڵی میلاکیە حرەکەی میلاکیە ساڵانە خەڵک کۆچ کردو هەیە خانە نشین هەیە گواستنەوە هەیە تەنسی ئەمانە با بڵێن ئەو مۆڵەتی دایکایەتی هەیە ئەمانە هەموو دایمەن لە حرەکەی میلاکایە بەڕاستەکەی ئێمە ساڵانە پێویستیمان پێدەوە قوتابخانەکانمان زیاد دەکەن و ڕێژەی قوتابی خوێندکاریشمان زیادەکە ئەمە هەمووی مامۆستامان پێویستە ئێستا قوتابخانە هەیە کەمی میلاکتان هەبێ لەوانەیەکی دیاریکراوی بنەڕەتی حتمما وەکو چی قوتابخانەیە مامۆستای فیزیایی بەڵێ یەک قوتابخانە لەوەیە چەندەها قوتابخانە زیاد لە
20 قوتابخانە ئامادەی و ناوەندیمانەیە مامۆسایەکی کیمیا لە 3 قوتابخانە دەرزەڵێتەوە بە شەوانە تەواو دەکات وە لە سەرەتایەکەش یعنی ئێستا نزیکەی پۆلی 12 ئەو گرفتەی هەیە بەڵێ پۆلی دوان بەس تا ڕادەیە پۆلی دوانزەکە ئێمە زووتر خەمی لێ دەخۆین لەبەرەوەی ئەوی شەر بە پینە و پەڕۆ دوو لەڕۆی مامۆستاکان اختصاسەکان زۆر نادر ئەوانی فیزیا کیمیا ڕێزیات بیرکاری با بڵین ئەمانە زۆر اختصاسە کە زۆر پێویستیمان پێیان ئەمە کاریگەری لەسەر کۆنمرەی قوتابیەکانتان هەبووە خوێندکارەکانتان هەبووە بڵێ بە شێوەی ناڕاستەخۆ هەیەی بەڵام ئێمە ئەو احتیمامی کە بە پۆلی دوانزەکانە دەین نایلین ئەو نەقسانیان هەبێ بەڕاستەکەی بەڵام ڕەنگە لەسەر حسابی قۆناغەکانی پێشێتر بێ بەڵێ و ئەو با بڵێن ئەو پێشکەوتنەی و ئەو نمرە باشانەی کە لە پۆلی دوانزە هاتوو نیشانەی ئەوەیە کە ئێمە احتیمامێکی تەواو بە میلاکی پۆلی دوانزە دەین نالین ئەو ئامادەیەنانمان بگەڕێنە دواوە نالین ئەو اختصاسانەمان بەڕاستەکەی کەم و کوڕیتیا بێت ئێستا ئەم وەرزی بارانبارین و بڵین زریان و باوبۆرانەیە قوتابخانەکانتان مەترسی لەسەرە زۆر قوتابخانەمان لە فەیلاق لە شۆرا و بەڕاستی لە زۆر قوتابخانە کە راپۆرتیان بۆ من هێناوە بەڕاستەکەی کەم و کوڕیانەیە هەندێکی بە نسبەیەکی پارە حەل دەکرێت هەندێکی ئیلا بێ حکوومەت نەبێت ناتوانێت حەلیکاوە لە قودرەتی ئێمە پەروەردەیانی ئێمە هەرتوانین بەرزیکەینەوە بەڕاستەکەی قوتابخانە هەیە ئێستا یەک بارانباریوە لە کەرکووکە ئەمە دووەم بارانە بە یەکەم باران عنی هاتبووە ناو پۆلەکانەوە بەڕاستەکەی نزیکەی 100 قوتابخانەمانەیە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ئێمە بەڵێ بە نۆژەنکردنەوە بودجەشە نییە بە ئەبەدان ناوەڵڵ ئەبەدان ئێمە وەکو بوجە تاکە پەروەردەین وەکو خوێندنی کوردی کە ئێمە بەشین لە ناو کەرکووکە تاکە پەروەردەین بە کوردستان و عێراقیشەوە هیچ بوجەیەکمان نییە بوجەیەک لەبەرەوەی هەموو خوێندنی کەرکووک لە خوێندنی کوردی لە کەرکووک دەتوانین بڵین بێناسرین پەروەردەیە وەکو هەموو پەروەردەیەک ڕەسیدی هەیە لەبەرەوەی داهاتی فرۆژگاکان لە ڕووی گیرفانەوە بەڵێ حتمما بەڵام ئەوەی کە حکومەتی هەرێم بۆمانی کردووە بەڕاستەکەی ئێمە نایشارینەوە ئێمە ئەبێ بە ئینساف قسە بکەین ئێمە ئەوەی کە حکومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بۆمانی کردووە بەڕاستەکەی لە قوتابخانەکان خۆی جیا نەکردوێتەوە لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەلاری جیا نەکردوێتەوە خۆی ئەگەر حکومەتی کوردستان نەبووە بینەرانی بەڕێز یعنی بەڕاستی ئینسان وەکو مامۆستا فەرمووی بە ئینساف بێ من ئەزانم ینی کەم و کورتیەکان چین مامۆستا خۆی باسی کرد من لە پێشەکێکەما تۆزێکی تریش برایانی ژەر باسیەکەنەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە تاوەکو ئێستا کە کورد کردوێتی لە کەرکووک شۆڕشێک بووەکە 110,000 قوتابی بەڕێوەی بەریت بە مامۆستایانیەوە بە ئیدارەوە بە قوتابخانەکەیەوە لەو هەلوو مەرجە ناجۆرەی کوردستاندا ئەمە بۆ خۆی کارێکی مەردانە بوو کارێکی گەورە و کارێکی دڵسۆزانە بوو بەڵام بەڕاستی بە نەکبەتی و مشەقەت و بە قوربەسەریشە وانە لەسەر مامۆستایان لەسەر بەڕێوەبەرەکەی لەسەر دایک و باوکان کاریگەری و ڕنگدانەوەی خراپی هەیە لەبەرەوە ئەکرێ زیاتر بێ ئەوەی کە کورد کردوێتی چونکە کورد هەرچیەکە ئەمە پیاوەتی نییە لە ڕاستیە خۆی ئامانجەکە بۆ ڕزگارکردنی هەموو تەواوی کوردستان بووە و لە ڕابردوودا زۆر جار ئەگەر سەرکردەکانی پێشوو ئەوەی کە ئێستا دەستمان کەوتووە بەبێ کەرکووک بەڕاستی زووتر ئەوان وەریان نەگەر قوبوڵیان نەکرد لەبەر خۆشەویستی و گەورەی کەرکووک و خاکی نەگەڕاوی کوردستان ئێستا چەند کێشەی بنەڕەتیتان هەیە 1-2-3 بەڵێ کاگڕنج ئێمە حکوومەتی هەرێم چەندەها ملیۆن دلاری سەرف کردووە لە کەرکووک و لە خوێندنی کوردیە بەڵام لە بۆز ئیدارایەکە هاتوتە سەری ئەوە تەسیری لە ئێمە کردووە ئێمە باسی ئێواکەین بەڵام پۆشتەکردنی خوێندنی کوردی و تر لە ڕووی تەجیزات و کەلیپەلەوە کە سەرماتی ئاویەتە ناو ژوورەکەیەوە ئەوە نازانێت کوردایەتی و عەرەبایەتی و نازام نازانێ وانە کەمی باڵەخانە گەورەترین کێشەیە بۆ ئێمە نۆژەن نەکردنەوەی قوتابخانەکان ئەمە خۆ بەرپرسیارەتی حکوومەتی عێراقە بەڵێ هیچ ناکەن کەم تەرخەم بووە زۆر بەڕاستەکەی لە دوای 2016ەوە زۆر بە بەرنامە زۆر بەوەی کە لە ماستەر پلانی شارە جێی خوێندنی کوردی نەکراوەتەوە لەوەی کە ئاوەدان بکرێتەوە و نۆژەن بکرێتەوە زۆر بە بەرنامەش کە لە ئێستا پارێزگار بەدەست کوردەوەی پێ دوایە ئەتوانێت ڕۆڵێکی گەوری هەبێ بەڵێ ئێمە ئێستا دەستی پێ کردووە ئێمە هیوای باشمان هەیە ئێمە ئەمەلی گەورەمان هەیە کە ئێستا پارێزگار گۆڕاوە و لەگەر لە ڕێی ئەندامی ئەنجومەنەکانیشەوە کە نوێنەری هەموو پێکاتەکان و بە تایبەتی کورد نوێنەری خۆمانەیە بەڕاستی نوێنەرەکانیشمان خۆشبەختانە پەروەردەین یعنی چاومان لەوەیە لە ئێستا بەدوا ئەو تەهمیشە نەمێنێ باشە بەس لە فراکسیۆنە کوردیەکان چ ڕۆڵێکیان هەیە ئەو هەموو نوێنەر و وەزیر و مدیر عام و بریکاری کورد
چ ڕۆڵێکیان هەیە و ئەم ناحەقیە بەرامبەر بە کوورد دەکرێت لە 23,000 میلاک بێبەشیەکان قوتابخانەی بۆ دروست ناکەن لە 42 قوتابخانە دوانی لە ناوچەیەک کەس نازانێ کێ سوودی لێ بینێ لە 42 قوتابخانەی چینیەکان دوانی بە حساب تەخسیس کراوە بۆ کورد ئەویش بۆ کورد نییە. بەڵێ کاک ڕەنجێ من نوێنەرەکانمان لە بەغدا لە دوای 2016 هەر فریای ئەوە کەوتونە لێرە ئاڵایەک لە قوتابخانەیە بەرزکرا بێتەوە فریای کەوتونە مدیرەکەی گیرا بێ بەریدەن هەوڵیان بۆ داوە یان کێشەیەک بۆ لە بگە پەروەردەیە لێرە ئێمە هەوڵیان داوە بەڕاستی ئێمە نایشارینەوە دکتۆر شاخەوان دەورێکی باشیە بووە مامۆستا شێخ سەباح دەورێکی باشیە بووە مامۆستا نەجووە دەورێکی باشیانە و ئەمانە بەڕاستی کێشەکانمان بەدواچوون بەس دیارە هەنێک کێشە هەیە پەیوەندی بە ئیدارەی خۆجێی ناو شاری کەرکووکەوە هەبووە ناو شاری کرد لە پارێزگاوە قابلی چارەسەرە بەڵێ قابلی چارەسەر من غەدرم لە ڕاکان کردیا ئەگەر زیاتریش بڵێم کەمە هەر هەتا بڵێ وەلا حەرەت لەبەرەوەی ئەو کردێتی قەت بە کورد نەکراوە لەم شارێ باشە ئێستا کەواتەیەکێک لە بۆ پەروەردەی کوردی یەکێک لە کارەکانی پارێزگار ڕاستکردنەوەی ئەو بارە لارێکە ڕاکان جبوری بەڵێ چاومان لە ڕێیە کە ئەوەی کە ئەو بە زۆر بە بەرنامە تەهمیش کراوە خوێندنی کوردی و من ناوچە یعنی با بڵین ئەو گەڕک نیشینانەی کە ئەگەر جەنابی پارێزگار داوای دوایان بەرنامەی من تەلەفۆنە بۆ بکا بڵێ مامۆستا ڕاپۆرتێکم بەرێ چی بۆ نووسیت وڵی ئەوی کە بەجەنابتەمووی ئەولەویات دەکەی بەڵێ حتمما ئەو داوای باڵەخانە و ئەو گەڕەکە کوردیانی کە خۆی لە گەڕەکی کوردیا ئەژێ ئەبێ پێش ئێمە یعنی بەڕاستەکەی ئەو پیاوێکی خەمخۆرە و ئەبێ چاومان لە ڕێگایە بۆمان چاک بکە بەڕاستێکی ومێدتان پیا کردوێتەوە کە ئەو غەدرانی ڕاکانی تر واللهی ئێمە حتمما کە پارێزگار گۆڕاوە چاوەڕێی گۆڕانکاریەکانەکەین چاوەڕێکی زۆر باشە بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە بزانین خوێندنی کوردی لە بەسڕە و لە کەربەلا و نەجەف و لە میثان و لە زیقار و لەم شوێنانە چۆنە باسی خانەقین ناکەم داخی هاوەبان گشت داخانەوە لەبەرەوەی کە ڕێک دەڕۆژ پێش ئێستا دوا قوتابخانەی کوردی لەو شارە داخرا چوون بۆ خانەقین تابلۆ کوردیەکانیش چەندانەیەکی مابوو گەڕ و ژەنگاوی وێران تعریب پێشووتر بەرنامەمان لەسرە کرد لە گوڵاڵە و سعدیەوە و شوێنانە بوو ئێستا گەیشتۆتە ناو مەرکەزی قەزاکە مامۆستا ماهیر هۆشەنگ قسەمان بۆکە لە خانەقینەوە بەڵام بە ئیسراحەتێکتان بەمە ئێستا گەڕینەوە دوای ئەم ناوبڕە بەڵێ بەڕێزان ئێستا مامۆستا نەوزاد محەممەدۆک و جێگری بەڕێوەبەری گشتی خوێندنی کوردی لە وەزارەتی پەروەردەی عێراق هەڵبەتە بنکەی سەرەکیان لە بەغدایە زۆر بەخێر بەی سەر چاوەکانم من هەندێک قسەم کرد پێ و ناخۆش نەبوو وتم وەکو ڕۆتینێکی لێ هاتووە دەنا خوێندنی کوردی لە بەسڕە و لە کەربەلا و نەجەف و لە میسان و زیقار و ئەوانە نەمان بینیوە بەرهەمەکەی تۆڵی چی زۆر سپاس کاک ڕەنج بۆم دەرفێتە بەڕاستی خوێندنی کوردی لە مێژەوە لە وەزارەتی پەروەردەی عێراق بەردەوامە لە پۆلی 4 و 5 ئامادەیی کە کاتە 10 بڵین هەرێم بەڵام ئەم خوێندنیە کە تەنها بابەتی کوردیە ئەو مامۆسایانی لەو شوێنانە کە دەرفڕێنەوە ئەم خوێندنە خۆی بۆ خوێندی بۆ غەیرە کووردە بۆ ئەوانە نییە کە کوردن لەوێ بۆ غەیرە کەواتە بۆ عەرەبی ئەبێ مڕەکەزتر بێ ئەبێ ورتر بێ ئەبێ زیاتر لێی کۆڵرابێتەوە ئەبێ باشتر سەرنجیان ڕابکێشێ ئەبێ باشتر وانە کە خۆشەویست بکا لە لای قوتابیانی عەرەب پرۆگرامەکە وەکو بڵین منهەجەکە هەر منهەجە کۆنەکەیە بەڵام ئەبدێت کراوە و تازە کراوەتەوە بە هەڵەکانی لێ تەنقیح کراوە چاکراوەتەوە هەڵی چی بۆ هەڵی ڕێزمانیشی هەڵی ڕێزمان نەک هەڵی زمانەوانی تیا بووە چاکراوەتەوە لە کاتی خۆیان کە چاپ کراوە ڕەنگە هەنێ وشە هەڵە بووە بێتایە مامۆستاکان بە راپۆرت نووسیوانە نردویانە بۆ بەڕێوەبەراتی گشتی و دوای بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامێ بۆ فێرکردنی عەرەب دانراوە خۆی هەڵە بوو نەک خۆی هەڵە بووە کاکە خۆی هەڵی تیا لە مفردەتەکانە لە مەناهەجە لە طبعا هەڵە ئەکرێت لە هەموو پرۆگرامێکە دوای ساڵی خوێندن تەنقیح ئەکرێت ئەو هەڵانەی کەتیایەتی ئەنێڕێ بۆ پەروەردە و پسپۆرەکان لێ ئەکۆڵنەوە چاشەکەنەوە و طبعی تازەیت بۆ ئەکرێتەوە ئێمە طبعی تازی بۆ کرایەوە ساڵی پار
ئەو تەبعی ئێستا بڵاو کراوەوە تەنها ئەو تەبع کاری پێ ئەکرێت بەڵام مامۆستاکان کەوانە هەڵەکان چی بوون؟ وەڵەکان هەڵەی مەطبعین وەکو مەسەڵەن ڕۆژ نووسرابێ ڕۆز یان هەڵەیە کرابێت لە پیتێکە لە شتێکە ئەمانە چاکراوەتەوە بەڵام بینە سەر بابەتەکە بە گشتی ساڵێ بۆ نمونە ڕۆژ بووە و ڕۆیشتووە هی ئێستا نییە ئەمە هی پێش 30 ساڵە ئەم منهەجە زانم لە دوای 2003 هەر بەردەوام بووە ئاوا ڕۆشتووە بەڵێ بۆ تیا هەڵە ڕۆشتوە پارچاکراوەتە ساڵ پارچاکراوەتەوە بە طبعی تازە کە تەبعەکە تازە نەکرێتەوە چا ناکرێتەوە چۆن چاکەکەیتەوە بەدەست مەگە بەدەست مامۆستاکان خۆیان چاکیان کردبێتەوە لە مامۆستاکان چاکیان کردوێتەوە لە وانەوتنەوە هەر خۆی ئەمە پێمان ناڵێ 30 ساڵ هەڵەیەک لە سەری بەردەوام بوو بن وەزعی کوردی چۆن بووە لەوێ بەڵێ هەر خۆی ئەمە وەڵام نییە بەڵێ وەڵامە ئێمە کە مقڕەکان لە چیایە لەوە کە ئەو مامۆستایانی کە بابەتەکەڵێنەوە مامۆستای کورد نین مامۆستایەکن بڕوانامەی کوردیان بەدەستهێناوە مامۆستایەکە لە ناچاریە ڕەنگە ئەو بەشەی هەڵبژارد بێ لە دابشکردنی مرکزی کە دابشی کردووە کە خوێنکارەکانی دابشکردوە بەسەر زانکۆکانە لەو زانکۆی ناوێ و هاتوێتەوە ڕەنگە هەر ڕەغبەتی نەبێت لە بابەتەکە بەڵام لەوێ وەرگیراوە کە کۆلێژی تەواو کردووە بۆ تۆ دەرچووی زمانی کوردی بەکەلۆرەی و پێداویستێکی بنەڕەتی لەلایەن حکوومەتی عێراقەوە سیر بکرایە ئەتوانرا لە کوردستانەوە مامۆستای تایبەتمەندی بۆ ببرێ بە ئیمتیازاتی زیاتر بۆی فێریان بکاوانە ئەخر کاک ڕنج ئێمە ئەبێ بڵین بەڕاشکاوی قسە بکەین تۆ مامۆستای تایبەت دابی نەکرێ بۆ من 20 بەشم هەیە 20 بەشی خوێندنی کوردی مێ لە شارەکانی خوارۆ لە بەسڕە مامۆستایەکی کەرکووک یان بڵێ مامۆستایەکی بەغدا ڕۆ بۆ بەسڕە دەرسڵێتەوە طبعا ئیمتیازات هەبێ کۆمەڵ ماف و ئیمتیازات هەبێ خەڵک ئەچێت لە بۆ وڵاتێکی تر بۆ ئیش وانە ئێمە بەڕاشکاوی قسەکەین چی ئیمتیازاتێکی جوان نادرێت تۆ من بەڕێبەرێکی گشتیم ئیمتیازاتی جێگری بەڕێبەری گشتیم ئیمتیازاتی چوام نیە لە بەغدا تەنانەت جێگەکەی خۆمە بێدابینی کە باشە ئیتر کە ئەم منهەجە ئاوایە بۆ ئیکەن بە ماڵ لەسەر کورد کە لە ئومەمی لە نەتەوە یەکگرتووەکان ئەڵێن ئەوەتانە دوو زمانی فەرمیمان هەیە و ئەمە هەر بۆ خۆی جۆرێک نییە لە سوکایەتی نەخێر سوکایەتی نییە چونکە ئەمە لە ئاستی مەسەڵەن چاوەڕوانەکانی ئێوەی پەروەردەکارە نەفێرێ بکە بە 30 ساڵ هەڵەکانی چا نەکرێتەوە مامۆستای تایبەتمەند نەیڵێتەوە لە 4 و 5 ئامادەیی نازانم بە چ بنەمایەکی زانستی ئەسڵەن ئەبێت لە 4 سەرەتاییەوە ئەبێت لە 4 سەرەتاییەوە خەڵەکە ئێمە لە 4 سەرەتاییەوە لە دەستورە ئاماژەی پێکراوە کە لە 4 سەرەتاییەوە بێ خوێندنی کوردی هەبێ بۆ ئەمە بەستەش نووسراو کراوە کە بەڕێز مامۆستا سەنا فەرمانێکی دەرکردووە کە خوێندنی کوردی لە 4 دەست پێ بکاتەوە فەرمانەکە بڵاو بۆ من کە کاتی خۆی لە کەرکووکا بووم سەرپەرشتیاری کارژێڕی بووم ئەو فەرمانم بەرچاو کەوت و دراوە پەروەردە بەڵام کاریان ئەم فەرمانی دەرکرد لە 2016 و 17 بوو شتێکی وا 2024 خۆیەتی ئەم سەناخاتوونە کە جوابی ڕۆژنامە نووسەکان نایەتەوە بۆ هیچ بەرنامەیە ناچێت و کوانێ مەسەلەن بۆ نمونە کوا کۆنگرێکی ڕۆژنامە نووسی ئەم خاتو سەنایە بەحساب بەرپرسی زمانی کوردیە لە هەموو عێراق لە سەدا یعنی چەند پۆینتێکی کەمی خەڵک ڕەنگە بیناسێ بۆ هەموو لە ماڵی هەمومان هەفتەی پێشوو کێشەیەکمان بۆ دروست بوو لە پەروەردەی کراوەی کەرکووک کولێ تەربیە مەفتوحە کە بەشی زمانی تورکمانی کرابەوە بەشی زمانی کوردی نەکرابەوە پەیوەندی بەشی زمانی کوردی لە کۆلێژی پەروەردەی کراوە کە بڵێن کولێ تەربیە مەفتوحە بۆ مامۆستایان نەکرێتەوە کە مامۆستایان پەرە بە هی تورکمانی کراوەتەوە بۆ کوردیان نەکراوەتەوە بۆ کورد ساڵ پار داخرا ساڵ پار خوێنکاریان نەبوو داخرا ئەم ساڵ داوایان کرد بکرێتەوە پەیوەندی بە منەوە کرا من بە دواتر چونم کرد لەگەڵ سەناخان نووسراوی کرد وتی ئەمە پێویست ناکە موافقە وەرگین لەبەرەوەی ڕەزامەندی کۆنمان هەیە ڕەزامەندی 2017 هەیە کە ئەم بەشاوێ بکرێتەوە بۆیە نووسراوی تازەمان کرد برمانە کولێ مەفتوحی بەغا مرکزی کولێ مەفتوحە لە بەغا نووسراوەکاندا کە ئەم هەفتەی ئینشەڵا بەشەکە بێ بکرێتەوە باشە 2016 ئەو خاتو سەنایە نووسراوێکی کردووە کە 4 و 5 هینی لە 4 سەرەتایی خوێندی کوردی هەبێت ئەزانم ئێستا لە چەند هەیە لە 4 و 5 عەدادی ئەوە هەر لە مێژە 4 و 5 عەدادیە 2017 سەناخان نووسراوی کردووە ئەبێت 4 و 5 نەک لە 4 سەرەتایی و هەبێت کوردی
هەبێت کوردی بەڵێ کەس خوێنێتەوە کەس بە قسەی کردووە چی کرد چوو بۆ کوێ چەند کۆنگری ڕۆژنامەنووسی کرد چەند راپۆرتی کرد کەی تێگەیان سەرۆکاتی هەرێمی تێگەیان سەرۆکی حکوومەتی تێگەیان چوو دای لە دەرگای فراکسیۆنە کوردیەکان چوو بۆ ماڵی سەرۆک کۆمار چوو بۆ کۆشکی سەلام طبعا نووسراو چییە حەزەکەی سە تۆتوانی دە نووسراو بکەی لێرە نووسراو بکەیت و بەجێ بێڵی نووسراو بەسە ئێستا باری تەندروستیە و خاتونە خۆی لە جێگیر نییە هەفتەیە نابێت لە هەنداتەوە شتێگەری کردووە بەڵام بەدواتون کراوە باسی هەفتەیە ناکەم باسی حەوت ساڵ پێش ستاکەم ئیشەڵا سەلامەتە بێت حەوت ساڵە بەڵێ بەدواتون کراوە بەڵام شوێنەکان و بەڕێوەبەراتەکان ئێمە سەڵاحێتە لای ئێمە نییە سەڵاحێتی هەر بەشێ لە بەشەکە کوردیەکان هەر بەشێ لە بەشە کوردەکان لە هەر شارێک بێ سەڵاحێتیان لە لای کێ لە لای بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی ئەو شارەیە ئەو شارە بەڕێوەبەری بۆ دانا ئەو شارە جێگیری بۆ دانا ئەو شارە مامۆستای بۆ دابینەکە ئێستا بۆ نمونە بەڕێوەبەری گشتی خوێندنی کوردی لە وەزارەتی پەروەردەی عێراق لە بەغدا کێیە سەناخانە کەواتە بەرپرسارەتی ئەوە بەرپرسارەتی ئەوە دوای بکەوێ بەرپرسارەتی ئەوان نییە مامۆسا بەڵێ ئەوەی لەسەر ئێوە ڕازین یەک دقیقەیەمەوە خزمەتە من تەمان زۆر سپاسە دەکەم لە نیەتی بەرزی جەنابەت تێگەم مەبەستیشم ئەوە نییە کە دوور بە یعنی ئێوە تۆمەتبار بکەم بە شخصی بەس پۆستەکانتان شتی گەورەتری پێکرێت ئەبێ بیکەن بەس نییە کتاب ئەو خاتوونە ئەزانم بەڕێوەبەری جەنابتە ڕەنگە پێت ناخۆش بێ 2007 کتابێکی کردووە مە لە کۆڵخۆکردنەوەیە ئەبێ دنیا تێبگێنێت ئەبێ دنیا تێبگێنێت وانە ئەبێ سەرۆکی پارتی تێبگێنێ سەرۆکی یەکێتی تێبگێنێ سەرۆکی هەرێم تێبگێنێ سەرۆکی حکوومەت تێبگێنێ ئەبێ سەرۆکی فراکسیۆنەکان تێبگێنێ ئەبێ بچێتە لای سەرۆک کۆماری عێراق بڵێ تۆ پارێزەری دەستوری ئەمە سوکایەتیکردنە بە دەستور یا لای بەرن یا با سوک نەبێت یا بە زمانی کوردی سوکایەتی پێ نەکرێ پێی بکەن مناڵ یا لای بەرن یا چاکی بکەن وانە بە 30 ساڵ هەڵی چاپ چا نەکرێ لە کاتێکا سەد چاپخانە هەر هەڵە ناکات ئەمە ئێوەی پەروەردەکار لە من زیاتر پەیوەنددارن بە مەسەلەکەوە ئێوە ڕازین لە ڕەوشی زمانی کوردی لە بەسڕ ئاوا بخوێنرێت کاگرە زۆر سپاس بۆ جەنابەت بوو بۆ کەناڵی ڕوودا و بۆ ئەم بەرنمەیە بەڕاستی ئەو پرسیاری جەنابەت دەکەیت بەڕاستی ئەمە ڕازی نین لەبەر ئەوەی کەم کورتیەکی زۆرمان بینیوە لە بابەتی کوردیە هیچ بایەخێکی پێ نەدراوە حکوومەتی عێراق و وەزارەتی پەروەردەی عێراق و پێنج ئەبێ بۆ فێربوون نابێت ئەگەر لە سەرەتایەوە نەخێنرێت نابێت بە هیچ شێوەی فێر نابێت بەڵام ئەمە وەکو چۆنەڵێ ئەمە کراوەتە ئەوەی کەوا مەهانەی کورد هەڵ بگرێت بڵێ ئەوەتە ئەو مافنداوەتە پێ لای خەڵک بڵێ ئێمە دیموکراتیەتی بڵێ دیموکراتیەت و مافتمان داوەتەوە ئێوە وەکو زمان ڕێت لە زمانی ئێوە ئەگرین ئەوە خوێندنەکانی ئێمەیە عەرەبیە کەوا بە زمانی کوردیە خوێنێت بەڵام لەگەڵ ئەوەشە من ئستانەن پێش بەرنامەکەت بۆ تاقیکردنەوەش داخڵ نییە بۆ تاقیکردنەوە بە هیچ شێوەی داخل نییە لە وزاری لەگەڵ ئەوەشە ڕێز لە شەش ناخوێنرێت تا بۆ تاقیکردنەوە داخل بێت لە کاتێکە لە شەش داخل نییە لە پۆلی شەشی نییە بەس لە دوانزەی کوردستان ئەی باشە ئەبێ عەرەبی و قەواعیدەکەی نەخوێنی نێمەش کاگرنت ئەگەر ڕوخسەتم بدەیت ئێمە بێت مامۆستایەکەی من ئیناسم بە زۆر ئەڵێ من ئێمە من دەرسی بابەتی کوردیە دەمەوە لە خوێن قوتابخانە عەرەبیەکان بڵین ئەڵێ لەوێ مدیرەکە ئەڵێ پێم ئەڵێ مامۆستا تو زۆر حەکەی لە دەرەجات و لە تاقیکردنەوە لە دەرزدانەوە بابەتی کوردی لە سەب 4 و 5ەکانی وە لە خوێندنی عەرەبیە ئەڵێ فەرامۆشیکە ئەڵێ فرامۆشیکە ئەڵێ ئەستن ئەڵێ پێویست ناکە تەڵەبەیەک ببینێتەوە لە کوردی بۆ ساڵی داهاتوو بابەتێکی لاوەکەی حساب کراوە بە هیچ شێوەیەک بایەق نەدراوەتە بابەتی کوردی لەو پۆلانە ئیتر هەر تەڵەبەیەکیش ئەگە ساقەتی بێ بەڕێوەبەرەکە باسی بانگی مامۆستاکە ئەکارێ مامۆستا ساقەتی مەکە هەر چۆنێک وێ پەنجای بۆ دامنەوە بەڕێ بکە کەواتە ئێمە ئەمە بوون و نەبوونی وەک یەکە بەڵێ هەمان ڕاو هەیە یا ڕایکی پێچوانەوە سپاس کاکران سپاس بۆ بەرنامە جوانە کاتی خۆی ئەوەش خوێنوتانەوە سپاس بۆ گرنگیدانی جەنابەت بە خوێندنی کوردی سپاس بۆ هاتنت ئەو مەرحەمەدەی کە برادەران باسییان کرد خوێندنی کوردی هەیە لە قوتابخانە عەرەبیەکان بەڵێ من ساڵی 1970 کە لە مەحەدی مامۆستایانی سلێمانی عەفوەن تکرید وەرگیرام ئەو کوردیەمان ئەخوێن کە
شاخ جەبەلە و من دەچم بۆ بەغدا ئەوەندە یانی شتی زۆر بیدایی هەچەندە من زۆر جارەوەم بۆ سەحبەت گێڕاوەتەوە ئەو ڕۆژەی کە ئەو امتحانی زمانی کوردی هەبووایە هەموویان شەڕ بوو لەسەرەوەی کێ بێتە دەوروبەر مندان شێ بۆ ئەوەی کە ئەو چەند وشەیانە پێ بڵێم شاخ جەبەلە و منە چم بۆ بەغدا ئیتر ئاوە ئەوە جملەکەی ئەوە بوو با بڵین کە ڕستەیەک بوو ئەوە ئەوش لە کۆتایی کتابەکە گەیشتە ڕستە سەرەتاکان بەس با بڵێن وشەکان بوو دوایی پیتەکان وشەکان بوو دوایی ئەگەیشتە ئەوەی تر بۆیە ئەو حاڵەتە هەبوو کە خۆشبەختانە من هەرتانیوەی ساڵ لەوێ خوێن زۆر تێمان نەپەڕانەوە هەروە گەڕامەوە پەیمانگای پێگەیاندنی مامۆستایانی سلێمانی هەر ئەوێم تاوا کرد بەڵێ بۆیە ئەو نمونەیەم هێنایە و فعلەن تا ئێستاوەی کە گوێم لە جەنابی مامۆستا و برادەران بوو خۆناغی ئەو تۆی نەبڕیوە ئەوە من ئەڵێم ناڵێم کێشەی ئێمە نییە من ئەڵێم بە بابەتێکی تر ئێمە زیاتر چاومان لە خوێندنی کوردی بێ کە لە خانەقینەکەی جەنابەت باست کرد خانەقینەکەی هەمومان تا بێتە کەرکووک تا بێتە شنگال ئەو شوێنانەی کە خوێندنی کوردی بە پشتیوانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دامێکی باشتر بکرێت چی لە بەغداد چی لەبەر ئێمە و کۆندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵێنی ئەوە دەین کە پێ بەپێ لەگەڵ خوێندنی کوردی لەگەڵ ئەو برایەنەمان کە لە دراوسێک لەم قسانی مامۆستاوەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگاوەکو نوێنەری شەرعی دەسەڵاتی خۆجێی و خەڵکی کەرکووک چی زۆر بێتاقەتی کردی وەکو سەرۆکی کوتلەی پارتی دیموکراتی کوردستانیش لە ئەنجومەنی پارێزگا بەڵێ وڵا کاکڕنج ئەگە نیگەرانیەکان بڵێ چکە من وەکو مامۆستا جەنابی شاریدا من خۆم پەروەرد کارێکم لە ساڵی 2003 پاشەوەی کە گەڕاوینەتەوە کەرکووک من لە ناو پەروەردا لە سلکەکانی پەروەردە چی سیاسی و چی با بڵێن ئیداری کارم کردووە نیگەرانی ئێمە زۆرە بەڵام قۆناقی باشیش بڕاوە من لە بیرمە ئەگەر بەرادەران زۆربیان لە بیریان بێ کاتێک کە دراسی کوردی لەم شارە کرایەوە 2003 گەڕاینەوە ئەمریکیەکان شەرتیانەوە بوو کە 7 قوتابخانە تەمان ئەمان چووبوونەوەیانی تر نەتەوەکانی تر چوبوون ئەوەیە کە ژمارەی قوتابخانەکان ئەبێ بە پۆینتات بێ یەکسەر بە بەربڵاوی نەکرێتەوە ساڵی یەکەمە بێ 7 قوتابخانە بێ ئێمە 15 قوتابخانەمان کردەوە دەی زیاری کرد تا ئێستا وەکو جەنابی مامۆستای شارەدا 520 قوتابخانە بە باخچەی ساوایان و ئەو قوتابخانانیش کاکەوێتە سنووری دووس خورماتەوە گەیشتۆتە ئەم ژمارەیە نیگەرانی ئێمە زۆر بووە هەتاکو ئەو شوێنەی کە برادەران زۆر کام لەو نادادیانەی ڕاکان کردوێتی لەگەڵ جەنابی پارێزگار و ئەندامانی ئەنجومەنی و نوێنەرانی کورد نایڵن بە یەکێتی و پارتی و ئیتر نوێنەری تورکمانەکان و نایڵن ئەو غەدرە بەردەوام بێت وەڵام من وەکو ئاماژەم پێ کرد ئێمە پێ بەپێ لەگەڵیان نەبین لەو کێشانەی کە هەیە چی لەگەڵ وەکو ئەندامانی ئەنجومەن چی وەکو پارێزگار لەگەڵ ئەو بابەتانە دەڕۆین چونکە ناکرێ من نیگەرانیمان وەکوتم زۆر بووە و من پێشم خۆشە ئشارەتێک بە ڕۆڵی مامۆستایان بدەم ئەگەر کاتە بێ ڕۆڵی مامۆستایانی کەرکووک و خوێندنی کوردی لە شارەکە هەر کاتێک پێویستی هەبوو بێ خەڵکی شارشایەتی ئەوەن کە هەر کاتێک کاروانی کوردایەتی یان کاروانەکە خوێنی گەرەک بوو بێ مامۆستایانی کەرکووک سەرمەشق بوونە باشترین دلیل کارەساتیان با بڵێن ڕێپێوانەکەی 28 تەمووز بوو کە لە کۆی 26 شەهید 9 شەهیدی مامۆستا بوو 73 مامۆستا بریندار بوون بۆیە و لە شەڕەکانی داعش و لەو شەڕانەی هەش کاتێک کاتبێ فعلەن ئەمان قەڵەمەکانیان داناوە و چی مامۆستا ئافرەتەکان بە سینێ کولیچەکانیان و نازانم بەچیانەوە چوونەتە بەرەی شەڕ و بەشدار بوونە بۆیە نیگەرانی وەکوتم نیگەرانیەکان جەنابی مامۆستای شاریدا لە کەمی قوتابخانە ناڕێکی دابەشکردن لە بابەتی هەر لە پەرتووکێکەوە من ئێستا ئەوە جەنابی بەڕێوەبەری خوێندنی کوردی دانیشتووە لە قەڵەمێکەوە تا ئەگاتە تەواوی پێداویستەکانی قوتابخانە تەواویان لە هەرێمی کوردستانەوە دابین ئەکرێ خۆشبەختانە کە جێگەی تەقدیرە و ئەیشتوانم کە ئاماژەیەک بەوە بدەم وەکوتم لە سەرتاوی مەلناو کارەکان ئەمە ئاوا بڵێ لە کاتێکە دروستکردنی قوتابخانە و دروستکردنی ژێرخان بەڕاستی ئیشی حکوومەتی عێراقە لە دووەم دەوڵەمەندترین شاری عێراق یەکێ لە دەوڵەمەندترین شارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عیب نییە ئێمە باسیەوە بکەین ئاوە چێتە ناو قوتابخانەی مناڵانەوە ئێستا من و جەنابەت ئەو بەرنامە وڵات هەیە بەقەدەر کەرکووک داهاتی نییە وڵاتیشە بەڵێ ئێستا من لەگەڵ جەنابەت قساکەم دڵم لای قوتابخانەی شۆراوی بنەڕەتیە چونکە هەر کاتێک تۆزێ ئاوات بێ چۆتە ناو قوتابخانەکان ئەم حاڵەتانەمان هەیە و ناهێڵین بەڵێ و ناهێڵین بەڕاستی لە داهاتوودا من ئەڵێم
ناهێنین ئەم بابەتە بەم شێوەی کە ئێستا تا ئێستا ئێوە هەقە بە کامێرای مۆبایلەکانتانەوە بڕۆن بۆ قوتابخانەی شۆرا و ڕێک ئەم ڤیددیویانە بیخەنە سۆشیال میدیاوە بینێرن بۆ سەرۆکی عێراق، بینێرن بۆ سەرۆک وەزیران، بینێرن بۆ وەزیرە کوردەکان، بینێرن بێ نوێنەرانی کورد، بینێرن بۆ ئەوانەی کە لە هەموو هەڵبژاردنێکا دێن 1001 وعدتان پێیان نوێنەرانی پارتی وێکەتی بڵێن ئەو قوتابخانەی مناڵی کووردە لە یەکێ لە دەوڵەمەندترین شارەکانی عێراقا بێشک بە ئەوە قوبوڵی مەکەن تاکێ حکوومەتی هەرێم فریا ناکەوێت. ئێستا مەسئولەتی ئەوان نییە قوتابخانە بۆ مناڵی کورد دروستکە؟ ڕێکی خەمەوە حکوومەتی هەرێم دوت حکوومەتی عراق مەڵێ مەسئولەتی حکوومەتی عراقا چکە بۆ شوێنەکانی تر بۆ قوتابخانە عەرەبی و تورکمانەکان ئەتوانم بڵێم کێشەی ئەو تویان نییە، من ناڵێم هەر نییە بە حەقەت کێشە هەیە، کێشە لە تەواوی قوتابخانەکانە ئەو یەکێکە لە ناڕێکیەکانی دابەشکردنی ئیشەکان یان با بڵێن تامیشکردنی بواری پەروەردە تا ڕادەیەک سێ دەوامی ئەتوانم بڵێم لە زۆربەی قوتابخانە عەرەبی و تورکمانی کوردەکان هەیە کوردیەکانی شەیە من ناڵم بەس بۆ مناڵی کوردیش بکە. ئێوە ئەندامی ئەنجومەنی پارێزگان مناڵێکی عەرەبی فەقیر مناڵێکی تورکمانی فەقیر گوناحی چییە بچێتە سێ دەوامی فریای چیەکەوێ؟ هەر ڕەحلەکەی گەرم نابێت یەکتە دەرەوە پۆلەکەی گەرم نابێت یەکتە دەرێت. بەڵێ من وەکوتم چوونی بۆ ئەکەین بۆ تەواوی بابەتەکە نایلین مەسەنە بەم شێوەی کە ئێستا هەیە بەو شێوەیە بڕوە خزمەت بە هەموویانەکەین لەناو ئەوەشا ئێمە کە نوێنەرایەتی خەڵکی کەرکووک و با بڵێم گەڕەکە کوردیەکان ئەکەین بەڵێنی ئەوە دێن کە نەهێڵین بەو شێوە بەو فەرامۆشەیەکی کە ئێستا هەیە بوونەوەیکی ئەنجومەنی پارێزگات تەرخان کراوە ئێستا بە پەروەردە تا ئێستا کاگرانج واقعەکەی من دەمەوێت بڵێم کە جەنابەت پرسیارە دەوەکرد ئێمە تا ئێستا یەک دوو جەلسەیەک ئەنجام درراوە تاخیر بووە و لە سراعێکی یا با بڵێن لە بابەتێکین کە تا ئێستا من نامەوێت ئەو بابەتە بێنمە ناو بەرنامەکەی جەنابەت کە تەشکیلی حکوومەتی خۆجێی کراوە بە دەنگی نۆ لە ئەندامانی مەجلیس و حوتیش تا ئێستا ناڕازین با بڵێن چاوەڕێن کە یاسا یەکلای بکاتەوە بزانە ئاەتە مناڵێک کە سەرمایەتی حەقی نییە مەسەلەن یەکێتی ڕازیە پارتی ڕازیە تورکمان چیەکە من باسی ژیانی خەڵکەکەم ناکرێ مەسەلەن بەڕاستی ململانەی پارتی وێکێتی کاریگەری لەسەر مەکتەبی شۆراوی شەبێت. من لە سەرەتا بە جەنابتم وتم ئەو دۆخە بە هەر ئەگەر دەستی پێکردەوە لەسەر پرسیارەکەی جەنابەت کەوتە تا ئێستا و دانیشتێکی تایبەتان کە دەستی پێکردەوە حەق نییە یەکێک لە کۆبوونەوەکانتان تەرخانکەن بۆ ئەمە بێشک تایبەت بە معقولە هەموو مواسەفاتێکی مدیر عامی تایە بەڵام بێناسترین و بێپارەترین و بێبودجەترین لەم شارە دەوڵەمەنەیە بەڕێوەبەری پەروەردەی کوردی بێ لە کەرکووک هەر بودجەی نییە؟ بەڵێ هاوڕاتم و ئەوەی شای ئیزافە بکەم بۆ قسەکانی جەنابەت و جەنابی مامۆستایش کە لێرە خۆشبەختانە هەر ئەم ساڵ هەر داهاتی حانوودەکەی ناگەڕێت بەڵێ ناگەڕێتەوە ئاگدارین بەڵێ هەر ئەم ساڵ خۆشبەختانە یەکەم و دووەمی هەموو عێراق لە دراسی کوردی بووە ساڵەکانی پێش و ئەوەندە مەجموعە طبیەکان لە دراسی کوردی بووە ئەتوانم بڵێم لە شوێنەکانی تر نەبووە و نسبەی با بڵێن نەجاحی پۆلی شەشەکان شەشی ئامادەی یان با بڵێن 12 هەمیشە توانم بڵێم لە پێش بوونە. چەندە قەرزارن ئێستا؟ بەڵێ من پێشتر باسم کرد ئەوەی کە وەزارەتی پەروەردە نەسرێکمان بۆ نێرە ئەیش بۆ بەڕێوەبردننی ناو بەشەکانە ینی بۆ قوتابخانەکان نییە بەڕاستەکەی ئیلا مەگەر لە چۆنەڵی لە دەمی بەشەکانی خۆمانی بکەینەوە بیدینە قوتابخانەکان ئەگە زۆر پێویستیان هزار قوتابی مانی چەنە بۆدە؟ وەڵاهی پێشتر نەسریە جیاواز بوو ماوەیەک 3 ملیۆنی بێ دوایی بووە 6 ملیۆن دوایی بووە 11 ملیۆن نانە 11 ملیۆن تێگەی دوایی گەڕاوەتەوە 10 ملیۆن دوایی بۆ 6 ملیۆنی یعنی تەفاوت دەکاتە وەزعی دارایی خراپ بێت یعنی ئەویش خراپە بێت بەڕاستی ئەویش بۆ چییە بۆ شتی زۆر زەروری ناو نزیکەی 6 ملیۆن دینار بەڵێ 6 ملیۆن تا 10 ملیۆن دینار بەڵێ ئەوەش هەنێ جار کە دابەزێت بەشێکی وەرەگرین ینی بەڵام ئەوەش بە یعنی زۆر ئەوە نییە کە لەگەڵ میزانەیە هەرێم خراپ بێ مەجبورە ئەوەش یعنی ئەوە لە دەمی خۆیان بەڵێ ئەویش قوتابخانەکان کە من ئەڕۆم یعنی بەڕاستی دەوڵەمەندترین شاری عێراقا کە لە نەحال لە 72 بە فەرمی
کاگڕنج نەوتەکەی خۆماڵی ئێمە یەک کێشێکی یاساییمانەیە کێشەکەمان هەموو پەروەردەیەک داهاتی فرۆشگا گەڕێتەوە بۆ پەروەردەکەی ئێمە تاکە پەروەردەین داهاتی فرۆشگاکان ناگەڕێتەوە هیچ ڕاستی دەمان نیە ئەڕواتەوە بۆ پەروەردەی گشتی بەغداد با بڵێن بە یاسا ڕاتەوە ئێمە ناتوانین بەغا پارەکەیە بەڵام بەڵێ هیچ بەرپرسیارەتی شێوەیەک یەک دینار بۆ خوێندنی کوردی سرف ناکات یەک دینار ئەبەدەن ئێمە حکومەتی هەرێم نزیکەی 1 ملیۆن بەس پەرتووکی بۆمان نردووە لە خلالی مانگێ لەمە پێشەوەی داوام دەست پێکا 1 ملیۆن پەرتوک بێزگە لە با بڵین ئەوە میزانی با بڵین موچەی مانگانە نزیکەی 7 میلیارد دینارە کە بۆمان دەنێرێت و با بڵین شایستەی وانە بێژەکان کە ئێستا بوونەتە گرێبەست مانگانە لە حکومەتی هەرێمەوە دێ غەیری ئەوە ئێمە هیچ دەعمێکمان پارێ و حانودانە چەندە بێت ئێمە 550 قوتابخانەمانەیە قوتابخانەمانەیە قوتابخانەکەی بە 8 میلیۆنەدا بە 6 میلیۆنەدا 4 میلیۆنەدا نسبەی 120 گەڕاتەوە بۆ پەروەردە 120 یعنی تقریبا 200 ئەوەی کە ئێستا دەست دەکەوێت ئەتوانی حکوومەتی عراق لێتەبا بەڵێ بە یاساش ناتوانین ئێمە بەڕاستی پەنا بۆ ئەوە نابین کە یاسایی بکەین بە قوتابخانەکانمان بڵین ئەو بەشە بگەڕێنەوە بۆ خوێندنی کوردی لە دەستور جێبەجێ ناکا بەڵام بەڵێ یاسا لەسەر ئێمە جابەجێکا بەڵام حکوومەتی هەرێمە نایشارینەوە ئەمە پێ هەڵدان نییە کاگڕنج یعنی ئینسان بە وڵا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەموو مەسرەفاکە ئەو هەموو کتێبە معاشی مامۆستا لە کەم و لە زۆر نازانم مامۆساگلی زۆرە خۆشی هەر قابلی بەراورد نییە کاگڕنج یعنی باوەڕکە ئێستێمە من مژدەی بە مامۆستایان دەدەم نزیکی 5000 مامۆستامان فۆرمی زەوی پڕەو کردو حکوومەتی هەرێمەماندات پاشەم ناو بڕاگەڕێمەوە بەڵێ بەڕێزان ئێستا پێشەوەی بچمە خانەقین مامۆستا بۆ لای مامۆستا هۆشەنگ مامۆستا ئێمە زۆر قسەمان کرد لەسەر کۆژانی مامۆستایان کۆژان واتە معاناتە تویست قسە بکەی فەرموو سەرەتا سوپاسانەکەم بۆ بەرنامەیە بە هیوام لە ڕێگای ئەم بەرنامەوە هەم کەم و کورتیەکان هەم خەم و هەمی مامۆسایان و خوێندنی کوردی بگەینە شوێن خۆی بە هیوای چارەسەرکردنی دیاری ئێمە لە خوێندنی کوردی لە کەرکووک لە 2023ەوە کە زیاتر لە 500 قوتابخانە بە هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا مامۆسایانی خوێندنی کەرکووک پێشوەرگە ئاسا لە کەرکووک بە هەموو جوهدێکیانەوە بە هەموو هەوڵ و ماڵدووبوونیەکانەوە هەوڵیاندا کە خوێندنی کوردی بەرەو ئاسێکی باش بڕوە و بینیشمان کە خوێندنی کوردی لە چاو خوێندنی ئاستا هەر لە هەڵکشان ناشکر دابەزی بە خۆی ئەبیریە بەڵام ساڵ وایە هەڵەکشێ ئێستا چۆنە هەنووکە چۆنە هەنووکە زۆر باش نییە لەبەر ئەوەی مامۆسایانی بەڕێز باسی خوێندنی عەرەبیا کرد کە مناڵی کوردی بۆ ئەڕوا بۆ عەرەبی من پێم وایە ئەوە سەبەبێ یەک دوو سەبەبێکی هۆکارێکەیە زۆرە و دیاردەیە بەڵێ بەڕێی من زۆرە بەڕێ چەندی کورد دەکات کە مناڵانە خەنا بەرخوێندنی عەرەبی نازانم ئەو ڕێژەیە ناتوانم دیاری کەم بەڵام ئەگەر هەموو گەڕک و کۆڵانێتیایدا بەڵێ هەموو گەڕک و کۆڵانێتیدا تەنانەت مامۆسایانی خوێندنی کوردی کە لەسەر هەرێ من ئەگەر نیوەش نەبێ سێیەکیان مناڵەکانە لە خوێندنی عەرەبیە مامۆستا کوردەکان مناڵە لە خوێندنی عەرەبیە خاڵەتر ئەگەر قوتابخانەکە لای ماڵەتی نایباتە کوردەکە ئیبا بۆ گەڕێکێکی عەرەبی دوورتر مامۆستا خۆی لە مامۆسایە لە قوتابخانەی کوردی یعنی خۆی بە سیاری خۆی دێ و ئەڕوا مناڵەکەی لە خوێندنی عەرەبیە لە قوتابخانەکەی خۆی داینان لە قوتابخانەکەی خۆی داینەوە لە قوتابخانەی عەرەبی دایناوە ئەمە هۆکاریە ئێمە ئەبێ بین بکۆڵینەوە ئێمە کە باسی کێشەکانەکەین مەبەستمان ئەوە نییە خوانەخواستە بمانوێت خوێندنی کوردی بەرەو لاوازی باز بکەین یا بەرەو لاوازی بەری ئێمە ئەمانوێت پەرجە بخینە سەر برینەکان ئەبێ هۆکارەکەی چییە بۆچی مناڵی کوردی ئەڕاتە خوێندنی عەرەبی من پێم وایە ئێستا لە گەڕەکە کوردیەکان مەسە من خۆم لە شۆرجەم لە گەڕێکی شۆرجە دوو قوتابخانەی عەرەبی بکرێتەوە نیوەی خوێندنی کوردی ئەڕاتە ئەو گەڕەکە ئەو قوتابخانەیە بۆ مامۆستا خەڵک یەکەم متمانی بە خوێندنی کوردی نەماوە ئەوژ ئەگەرێتەوە بۆ بارودۆخە سیاسیەکە بارودۆخە سیاسیەکەی ئێمە کە لە کەرکووک بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە ڕوویدا خەڵک و بێدی بە خوێندنی کورد لە زمانی ڕەحمەتی
دکتۆر نەجمەدین کەریم بەڵێ هیچ عەرەبێک مناڵەکەی خۆی خستە مەکتەبی کوردی لەو زمانە نازانم مەگەر لە منتیقەیە کوردستان و خۆم تەلەبەی مناڵ عەرەبم لایە لە گەڕەکەی خۆمان دانیشێ لە خوێندنی کوردی دایناوە زۆر عەرەبیش مناڵەکانی خاتە مەکتەبی کوردی زۆر نا هەیە هەیە بەڵێ دەگمەنە دەگمەنە بەڵێ ئەوش ناچاری عین لە منتیقەی کوردیە تورکمانەکان مناڵەکانیان نەخەنە مەکتەبی عەرەبی یا کوردی مناڵە ناوانە خێ لە مەکتەبی تورکمانی تورکمانی بۆ ئاگاداری کاگڕەت خوێندنی تورکمانی با بڵێ قوتابخانە تورکمانیەکان زۆربەیان مناڵی کورد و عەرەبی تایە یعنی ڕۆژێ مناڵی کورد بە تورکمانی بەڵێ لە خوێندنی تورکمانیە بەڵام خوێندنی تورکمانی یەک منهەجێکیان تورکمانیە باقیەکەی عەرەبیە یعنی منهەجەکە عەرەب هەیە بچێتە مەکتەبی تورکمانی بەڵێ ناوچە دەورە بینێ شوێنی جوگرافیا دەورە بینێ ئەی تورکمان هەیە بێتە مەکتەبی کوردی نەمبیستووە ڕەنگە هەبێ بەس من نەمبیستووە نازانم عەرەبیش یەک دانە بینیوە خۆت خۆم لای خۆمی سەر لە قوتابخانە یەک دانە دوو دانە بەڵێ هەیە بەڵێ بەڵام کورد مناڵەکانیان نێرێتە مەکتەبی عەرەبی و تورکمانی بەڵێ لەبەرەوەی هەڵکەوتەی جوگرافی کەرکووک وایە ئێمە تێکەڵین ڕەنگە مناڵێکی عەرەب نەتوانێت سەیاری بۆ بگرێ بۆ قوتابخانەیە عەرەبی بیبە کە قوتابخانەی عەرەبی لە مەنتیقەکەی نەبێ بۆ مەسەلە بەس بۆ نمونە هەندێک بڵێن ئەمە مەکتەبێکی بەریتانی شاهانە نییە بەڵێ ئەوەی ئەوێش بەشێک لەو مشکلانەی مناڵە کوردەکەی هێتی مناڵە عەرەبەکەش هێتی لە سێدەوامی وانە بەڵێ بەشێک لە میلاک ئەوانی ژنیانە کێشەی میلاک بۆچی مەسەلەن دوو شوێن هەردووکیان یەک کێشیان هەیە کوردەکە سەرسامە بێ بە ئەوەی تر لە کاتێکە ئەو مەکتەبی تریش هەر سێدەوامە ئەویش هەر لە هەنێوانەیە کێشەی میلاکی هەیە ئەمە چییە ئەم شتە چییە چۆن شیکارێکن نشتت بە داتا بۆ باسکەم ئیم ساڵ هەتاکو من ڕۆژی چوارشەممە ئاخر داتای کەلامە 540 قوتابی و خوێندکار لە دراسی عەرەبی و هاتن دراسی کوردی بەس ئیم ساڵ بۆ ساڵی خوێندن ئەمە ڕێژەیە بەڕاستی نزبەیە 540 مناڵی کورد لە عەرەبی و هاتە لە عەرەبیەوە هاتوونەتەوە بۆ کوردی بەڵێ بۆ ئەوەش بگەڕێنمەوە ئەی لە تورکمانیەوە لە تورکمانیەوە نییە بەڵام مناڵی ینی مناڵی کورد ناچێتە قوتابخانەی تورکمانی نەمبیستوە نازانم ناشتیوانە نازانم مەگە لە هەموو کەرکووکان نەفرێک دوانە بێت ئەوە ڕێژە ئەوەکەمە من مشریفێک هات بۆ لە سەرپەرشارێکی بەڕێز وتی ڕۆیمەتەم قوتابخانەیەکی تورکمانیەوە ناو مناڵەکان تۆ ناو چییە سامان وریا فڵان وتمە باش ئێوە کوردت بۆ هاتوونە تایرەوە وتێتی ئەم قوتابخانە نزیکە لای ماڵمانەوە یعنی ئەوش هەیە بەڵام بڕوا ناکەم بەو ڕێژە زۆرا بێ بەڵام هەیە دیاردەکە باشە بەس خۆ ئەوەش یعنی خۆتەزانی ئەوەی کە پێوترێ شاری برایەتی بەڵێ یعنی عەرەبێک بێتە مەکتەبێکی کورد کوردێک بچێتە مەکتەبێکی تورکمان تورکمانێک بچێتە مەکتەبێکی وەبزەم ئاسوورینیانە سریانی بە هینی خوان بە سریانیە خوێنن مادێکیان سریانی ئەوە بە دیوێکە حاڵەتێکی ئاساییە بەڵام بە دیوێکی تری شاکە کەرکووک کۆمەڵە گرفتی هەیە هێمای پرسیاریشکی لەسەرە تایبەت لە خراپترین هەلومەرجە نەبووە بە دیاردا عەرەبەکان بێنە مەکتەبی کوردی هەمانە تاکوتەرانە بە شەپۆل وەکۆی کە کورد تۆ خۆت ئێستا لە وەڵامی مناوتە بەڵێ 700,000 کورد ڕەنگە بە عەرەبی بخوێن 700 ناوتم 10,000 بەڵام لەوەی سەی بوومان نزیکەی 100,000 زیاتر بکە بە زمانی کوردی خوێن بڵێ بەڵام کاگڕانز یعنی با ئەوەشت پێ بڵێم ئەو قوتابخانانەی لە عەرەبی خوێنن ئێمە معلوماتمانەیە بەڕاستێکەی لەیەکی سەرەتایی و مامۆستای بە خصوصیەگرن ینی تەدریس یعنی زۆ خراپەتیایە ینی بۆ معلومات زەنابێت مناڵە کوردەکان توانای وەرگرتنی وانەکانیان کەمە نەک کوردەکان عەرەبەکان و تورکمانەکانیش یعنی مناڵیان لەیەکی سەرەتایی و مامۆستای بۆگرن لەبەرەوەی خوێندن یعنی ئەو زەبط و ڕەبط و ئەو دڵسۆزیەی لای مامۆستایانی کورد و لە خوێندە کوردەکان هەیە بەڕاستی لە خوێنی عەرەبی نییە یعنی مە بۆ دڵنیایی جەنابێت یعنی بەڕاستی پێت بڵێم هیچ ئاماژەیەک هەیە کۆنمرەی پۆلی 12 وات پێڵێ بەڵێ پۆلی 12 ئێمە یەکەمەکانی نەگاستی کەرکووکی یەکەمەکانی عێراقیشین
خوێندنی کوردی لە کەرکووک کوردی بەڵێ یعنی ئەوە نایشارینەوە بەڕاستەکەی کاک ڕەنجۆ کارە سەرچیەکە چییە؟ من لە بیدایی پرۆگرامەکە بۆتم باس کرد من مناڵەکانی خۆم دەرچووی زانکۆکانی کەرکووکن مناڵ کە لە 12 ئامادەی دەرەچێتە زانکۆ ڕوبەڕووی کێشێکی زۆر گەورە ئەبێتەوە لە بەرەوەی خوێندن لەم شارە بە عەرەبیە لە زانکۆکانە زمانی زاڵ لە ناو زانکۆکەوە عەرەبیە چەند دکتۆرێکی کورد نەبێ ماڵیان ئاوا بێ هەنێ پرسیارەکەنە کوردی بۆیان هەنێ وەڵام بە کوردی جواب بدەنەوە ڕێگە ئەجینە ئەوان نەبن ئەگە بە مناڵێکی کورد بچێتە زانکۆیەک کەلیمەیەکی عەرەبی نەزانێت لەوێ تووشی چیە بێ ڕوبەڕوویەوە بێت و کە لە هەموو دەوانەکانە نمرەی کەم دێنێت ئەمەش هۆکارێکە بۆ لە کات دامەزرانە سێرەکەی مناڵی کورد دەرچوانی کورد نمرەکانیان نزمە ئەوانی تر نمرەکانیان بەرزە ئەوانیش بە پەنجەی دەست ئەژمێرێن لە زانکۆوە لە هەولێر و سلێمانی و دهۆ کە کرێتەوە بۆ لە کەرکووک ناکرێتەوە بە کوردی با بڵێن بکرێت نییە بەڵام ئەهلی هەیە زانکۆی ئەهلی هەیە ئاخر ئەو ئەڵەیەکێک لە کێشەکان نەبوونی خوێندنە لە خوێندنی کوردیە لە ناو زانکۆکانە سەرچاوی کوردیت نییە لێرە سەرچاوەکان هەر مناڵێ بێ تۆژینەوەی بکات لە بابەتێکە ئەبێ بڕۆ بە سەرچاوی عەرەبیان ئینگلیزی باشە مامەسا ئەو قسانەی ئێمە کردمان لەسەر بوارەکەی خۆت و سەناخان چی لا دروست کردی گوڕوتینێکی زیاترتان هاتێ بڕۆنەوە بن لە دەرگای هەموو ئەوانەی کاکڕنج لە هەموو دەرگایەکمان داوە لە هەموو دەرگاکانمان داوە بەڵام گرفتی ئێمە لە بەغدا قوربانت بم کاکڕنج بەس ڕێگەم بدەیت ئێمە لە بەغدا ئەچین بۆ گرفتی بابەتی کوردی لە بەسڕەیان لە ناسریە ئەچین داوا لە پەرلەمانتارەکانەکەین وەرە ئەڵە کاکە گیان من چارەسەری زەویم هەیە چارەسەری سەرەتایەکانی خۆمانمان هەیە چارەسەرمان نەکردووە من خوێندنی زمانی ناتوانم ناوت پێ بڵێم لە هەموو دەرگاکانم داوە من خودی خۆم کۆنگرێکی ڕۆژنامە نووسیب کە هەموو ڕۆژە بڵێ کاک ڕەنج ئەم کۆنگرەیە چی پێویستە ئەزانی چۆنیە بودجەی پێویست نییە من پێ دەڵێم لەسەر بودجەی بۆ چییە ئەو پەیامێرەکە هێنە بچی ناوێ ئەو کەسەی کە مانجیەکەم نیوەڕۆخوانێکی ناوێ بۆ ئەمە دەکەم من پێ دەڵێم شوێنەکەی خۆم لۆجستی بەڕێوەبەراتەکەی خۆم لۆجستی تەواوم بۆ دابین نەکراوە بینایەکەم بینایی 1970کانە بڵێ چۆرە لای وەزیری پەروەردەی کوردستان چۆن با ئەوەش بکەن بە مەسئولیەتی خۆیان ئەوە نییە 110,000 مناڵ لێرە ئەخوێنە لەسەر حسابی هەرێمی کوردستان با ئەوەی تۆیشی بێتە سەر با ئەوەی بەغایشی بێتە سەر وانە کۆنگرێ ڕۆژنامە لە هەموو دەرگاکانم داوە هیچ وەڵامێکم وەر نەگرتووە وتومە بینایەکەم شایستەی ئەوە نییە کە خوێندنی کوردی ئەلەم شوێنە بێت شایستەی ئەم بینای کۆنە نییە ئەم کورسیانەی کە لەسەری دانشم ئەم مێزەی کاری لەسەرەکەم ئەم کۆمپیوتەری کە بەکاری دێنم هی هەفتاکانە هی هەشتاکانە من پێویستم بە شتی تازەیە شتی تازەم بێتە بەردەستی بتوانم ئینتاجم هەبێ ئەزانم بەس ئێستا ئەوەش لەمە بەدوا هیوادارم ئیتر بزانن کە ئەمە بۆ مجاملەیە ئەمە ناردنی کووردە بۆ کەوەر کە على ساس هەموو عێراق کوردی تیا خوێنرێت وانە نەبوونی باشتر لەوەی سوکایەتی بە زمانی کوردی بکرێت ئەرێ ئەمە سوکایەتی نیە ئەمەی کە تۆ بینی و تەسی ساڵ پێش ئێستا مەسەلەن ئەچم بۆ شاخ چی؟ شاخ قەسمان شاخ واتە جەبەل ینی واتە وشەیە بەس تەنیا شاخ واتە دوو ڕستەت فێر نەکات دوو ڕستە کە بتەوێ غەیرە زمانێ فێر بکەی یەکەم شت بە پیتەکان دەست پێکەی لەگەڵ واتای وشەکان لە پۆلی پێنجە لە پۆلی پێنجی عەدادی من بە سەرەتا حسابێکم لە بەرەوەی لای من یەکەم هەنگاومە یەکەم پۆلمە پۆلی پێنج ئەبێ پۆلی پێنجی سەرەتایی بێ نەک پۆلی پێنجی عەدادیە مەلزەمەیەکی بیتێ بڵێ ئەمە کوردیە خوێنرێ لە هەموو عێراق ناخوێنرێ ئەوە زمانی کوردی نییە عەرەبیە خوێنرێ شێتەکەن بە ئینشا شێتەکەن بە حرفی جەڕ بە حرفی عەطف بە نازانم چی وانە بە معطوف عەلەیهی بە عەراب ئەوە عەرەبیە ئەوە زمانەکە هی ئەوانە خوێنرێ بە هی کوردیش کەی ئاوا خوێنرا ناو بکەر و جێناو و کەی عەرەب توانی بڵێ کوردیە خوێنین کاکڕەنج لە ڕووی ڕێزمانەوە پرۆگرامەکە تەواوە ئەو شتایی کە باسیەکەی ناو و جێناو هەموو مامۆستاکانی ئەتوانین بیڵێنەوە بەڵام ناتوان قسەی پێ بەڵام ئەی بۆ هەیە ماستەری هەیە نازان لە کوردیان نازانێ بە کوردی قسەکە ئەومە نەجەشی هەمانە ماستەری لە ئینگلیزیش نازان ئینگلیزی قسە نانا ئەوەی کە ئەوەی خوێنەوە بەڵێ لەسەر و بابەتە ئەم هەموو عەرەبە لە عێراقا کوردیە خوێنێ فێری چۆنی و باشی ناکەن ئەرێ کوردێک ئێستا منە بینێ لە تەلەڤیزیۆن ئەزانێ زەلامێکمان نییە داوای ئەدرسێکمان لێ بکەن
بە کوردی بتوان بیڵێن ئێوەش ئەڵێن کوردیە خوێنرە لە هەموو عێراق لە بەسڕەشە خوێنرە بەڵێ خوێندرێ خوێنرێ بەڵام کە کراوەتە لاوەکیەوە بەڕێوەبەرایەتیەکەیە بەڕێوەبەرایەتی گشتی ئەبێ ئێوە ڕازیەکەی احتیمامی تەواوی نادات وەکو کوردێک وەکو مامۆستایەک کە مناڵی کورد پەروەرداکەی ئەوە منهەجی کوردیە لە عێراق کوردیە خوێنرە دڵمان خۆش بێ جەنابەت دەڵێم کە لە بەسڕە کوردیە خوێنرە لە کەربەلا نجەفە خوێنرە بێگومان دڵمان پێی خۆشیە کاغێ ڕەنج ئێمە بۆ بڕۆین بۆ بەسرە با جارێنەوە بینەوە بۆ ناوچە جێناوکان لە کەرکووک لە قوتابخانە عەرەبیەکان کوردی ئەخوێنرێ لە 4 و لە 5 بامڕێ لە 10 و لە 11 وایە باشە هەتا ئێستا چەندێ بە دواداچون کراوە کەرکووکە پۆسەکانی وەی هین کووردا کە جێگر بوو تەربیە ئایا خولیە کراوەتەوە بۆ ئەو مامۆستا عەرەبەیانەی کە لە قوتابخانە عەرەبیەکان وانەی کوردی ئەڵێنەوە لە کەرکووک لەلایەن سەرپەرشە بەڕێز سەرپەرشارە بەڕێزەکان من حەزەکەی بە سەراحەت من پێم وایە نەکراوە نەکرا هیچ بە دوواداچوو پێتان وایە لە عێراقا کوردیە خوێنرێ هەژمارەکەی بەوەی کە کوردیە خوێنرێ نەخێر بە هیچ هەژمارەکەیت هەژمارەکەیت حکومی زاتەکەی زمانی سەدا حوسێن هەر ڕۆتینیاتەوە لێ کوردی داوەتە کورد لە نەوەتەکانە ئەوەوە نوێنەریانەیە لە بەغاو وەڵا حکومی زاتەکە باشتر نە ئەوەی زمانی ئەو هەر ئەوەی ئەو باشتر بوو لەو کوردیە خوێنرێت ئەوە ئەچێتە خانەی بە کەمبینینی زمانی کوردیەوە یا چا بکرێ تۆ بەڕێوبەرێتێکی گشتی و بۆ داناوە بۆ ئەم شتە لە وەزارەتی پەروەردەی عێراق بەس مامۆستا من وایە بینم ئەگەر ئێوە ڕازین ئەوە ئیشی خۆتان بکەن و پیرۆزان ناڵین ئێمە ڕازین ناڵین ئێمە ڕازین بەڵام هەر من وای نابینەوە شەش کەسی بەپێی بەرجەستە لەو شوێنەوە ئەوەنم پێکرێت ئەوەی کە بۆم دابین کراوە ئەوە ئەنجامناکرێ خۆ ئێمە لە سەردەمی هینانین ناوچەی کوردستان پێبووترە ناوچەی محەڕەمە ئێستا سەرۆکی پەرلەمان جەگری سەرۆکی پەرلەمان کووردا سەرۆکی عێراق کووردا سەرۆکی کۆمار ئەم هەموو وەزیرە کوردن 500-600 پۆستی کوردی هەیە لەوێ بۆ ئەوەتان پێکرێ ئەو 500-600 پۆستە پڕکراوەتەوە بەڵێ پڕکراوەتەوە بڕۆ هەمووی ببژێرە لە مدیر عام و لە مەسئول بەش و لە نازانم چی بەڵێ هەیە شایستەی کورد لە ناو وزارەتی پەروەردەوە لە هەموو وزارەتەکانە وەکو بەرچاو حکوومەتەکە حکوومەتێکی تەفاهمیە بڵین تەوافقیە کە وەزیر لە هەر نەتەوەیە بوو یان لە هەر لایەنێک بوو ئەبێ وەکیلەکانی یەکێکی لایەنەکەی تر بێ ئەوەی تری لایەنەکەی تر بێ لە وزارەتی پەروەردەوە بەس ڕێگەم دەیت لە وزارەتی پەروەردەوە وەزیری پەروەردە لایەنێکە سێ وەکیلەیە هەر سێ وەکیلەکە لایەنەکەی ترن لایەنی کوردیتیانە مستەشارێکی کوردمانە بوو مستەشارەکەش دوور خلایەوە من ئەویان نازانم ئەو ئیشەکە بۆ من کاکە ئەو وزارەتە ئیشەکە بۆ من ئەگەر مستەشارەکەم کورد بێت مەلای کاکە ئەمە لە کابینە کابینەکانی تر من ساڵ و نیوە کە چوومەتەوە من باسی خودی خۆمەکەم کە چیم کردووە من لە 2023 لەم شارە خزمەتی باسی زمانی کوردیەکەم خۆ من گومانم لە دڵسۆزی تۆ نییە یەک قسەم ئاراستەی تۆ نەکردووە من باسی زمانی کوردیم کردووە باسی کەم تەرخەمی و بە کەمبینینی زمانی کوردیم کردووە لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە لە گەورە بۆ گچکەیان لە گەورە بۆ بچووکیان ئەگەر ڕێزی زمانی کوردیان لابێ ئەو سوکاتی قبول ناکەن کە بەم نوع کەس فێر ناکات و بەڕێوەبەرێتیکیان بۆ دانا و خۆتەڵی کورسی نییە لە سەری دانیشتن و بیناتان نییە و ئەمە چییە؟ خۆ ئێمە لە سەردەمی ئەویان نین کوردستان پێبووترە ناوچەی محەڕەمە عێراقی دیموکراتی فیدراڵ لە دەستورە دەستور سەرکردەکانی ئێمە و سەرکردەکانی ئەوەندایان ڕشتۆ بێکەوە ئێمە قەواعیدە خوێنین و عەرەبیە خوێنین لە دەستورە مادەم دانراوە ئەویش بیخوێنێ یا بانەی خوێنێ لای بەرن یا ئەمە سوکاتیە کاکڕنج چەندین کۆبنەوەم کردووە لە بەغدا لە ناو بەغدا لە بەڕێوەبەرەتەکانە کە کۆبنەوەی بابەتی زمانی کوردیم کردووە کۆبنەوەکەم بە کوردی دەست پێ کردووە بە کوردی قسەم کردووە تێنەگەشتوون لێم مەجبور بوومە تەرجمەکەم عەرەبی لەگەڵیانە شتێکی زۆر ئەتیادیە وەڵام من ناچمە پەرلەمان بەڵام من ئەندام پەرلەمان بم بە کوردی قسە بکەم عەرەبیش بزانم وەکو بولبول هەر بە کوردی قسە بکەم من هیچ کام لەو پەرلەمانتارانی کە عەرەبی نازان بە کەم نایبینم طبعا ئەبێ بیزانە ئەبێ هەوڵ با فێر بێ هەموو کەسەکە بە هەوڵ با فێر بێ هەموو زمانە جوولەکە زۆریان هەر عەرەبی شەخوێنن ئەڵێ ئەبێ زمانی بەرامبەرەکەم بزانم مامۆستا ماهیر هۆشنگ سڵاو ڕێزم بۆ تێزانم دڵت زۆر پڵە دەڕۆژ پێش ئێستا دوا قوتابخانە لە خانەقینی کوردایەتی و خانەقینی شەهیدان و خانەقینی دڵی گەرمیان و خانەقینی پێشکەشکردنی دەیان سەرکردە بە
هەر لە شۆڕشی ئەیلولەوە تاوەکو شۆڕشی نوێ بە کورد و کوردستان زمانی کوردی بۆ وای بەسەر هاتووە لەو قەزا شیرینەی کوردان؟ سەرەتا ڕێز و سڵاو لە کەرکووکی فرۆشراو لە خانەقینی لەبیر کراوە. من حەزەکەم بە شعرێک دەستی پێ بکەم کاگڕەنج. حاجی قادری کۆیی دەفەرمێ شەبیهی جۆڵا کە ڕازی نەبێ بەسەر دری خۆی، مەڵێن فەساحەتی کوردی بە فارسی ناگا، بەلاغەتێکی هەیە کە هیچ زوبانێ نایگاتێ، لە بێتەعەسوبی کوردانە کەوا بێ ڕەواج و بێبەها. لە ڕاستیدا خانەقین لەبیر کراوە، لە هەموو ڕۆیەکەوە لەبیر کراوە و خزمەتگوزاری پێناگا سەبارەت بە خوێندنی کوردی کە تەوەری باسەکەتانە لە ماوەیە بەرنامەیەکی ئێمە لەسەر خزمەتگوزاری با باسی تەوەرەکەم بکەین. بۆ نانەوە خانەکان بوونەتەوە بە مەخبەس، بۆ بازاڕەکان بوونەتەوە بە ئەسواق، بۆ شوێنکارەکان بوونەتەوە بە مەحەل. من جاری پێشوو هاتم ئەوانە هەمووی بە کوردی نووسرابوون، بۆ دوا قوتابخانەی کوردی داخرا. ئەم مناڵانە سەرگەردان نابن. بەڵێ بە دڵنیایەوە کاگڕەنج ئەمە ئەو حاڵەتانەی کە جەنابەت باست کرد ئەوانە هۆکاری سیاسین، هۆکاری سیاسی لە پشتەوەن، چونکە گۆڕینی تابلۆی شوێنە بازرگانی و شوێنە ئەکادیمیەکان پەیوەندی بە بڕیارەکانی ئیدارەی بڵێن شارەوە هەیە کە قایمقامیەت و شارەوانیە. دیارە لە دوای 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی حکوومەتی مرکزی لەم ناوچەیە سەپێنرا بەسەر خەڵکی ناوچەکە و بەسەر ئیدارەی قەزاکەوە، بۆیە هەندێک بڕیار دەرکرا کە ئەبێ تابلۆی بڵێن شوێنە بازرگانیەکان و ناو بازار و شوێنە تەنانەت ئەکادیمیەکان ئەبێ بە زمانی عەرەبی بێ و ئەگەریش بە کوردی بێ، یعنی ئەبێ لە خوارەوە بە کوردیش بە شێوەیەکی بچووکراوی بنووسرێ. طبعا لە پاڵەوەیشە ئەسڵان ئێستا لە خانەقین ئەبێ لە تەنیشت ئاڵای کوردستان ئاڵای عێراقیش هەڵ بدرێ بە بەرزکراوەی لە ئاڵای کوردستان. ئەوەش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بڕیاران دەرکراوە. خەڵکەکە بە کوردی بین و سێ کەس ڕێی لێگرێ؟ وەڵاهی بڕوا ناکەم، ڕێگری ناکەن نەخێر، بەڵام بۆکو مەرج بۆ کردنەوەی هەر شوێنێکی توجاری لە خانەقین ئەبێ تابلۆکەت بە عەرەبی لەسەری بێ، بە کوردیش بینوسی، ینی وەکو دوو زمانی دووەم کە لە دەستورە ئاماژە پێکراوە زمانێکی ڕسمیە کێشەی یاسایی بۆ دروست ناکە، بەڵام عەرەبیەکە ئەبێ هەر هەبێ، ئەوەکو بە شێوەیەکی ڕسمی ئەوە سەپێنراوە بەسەریانە. بەڵام هەر بەپێی دەستوریش ناوچەیەکێ ناوچەی جێناکۆکە، خەڵکەکە کورد زمان بن بۆی هەیە بە کوردی بینوسێ بە پێچوانەوە ئەگەر بخرێتە قانونەوە لەوانەیە ئەو کەسەی کە ڕێگری لەمە بکات تووشی بەرپرسیارەتی یاسایی گەورە ببێتەوە. ئەمە مەسەلەیە کە کابێ لە دادگای باڵای فدراڵی نوێنەرانی کورد ئیشی لەسەر بکەن ئەگەر مەسەلەکە فشارکردنە. کەمپەینەکەی ئێوە ڕۆڵی چییە لەوەی کە خەڵک بگەڕێتەوە بۆ نووسینی تابلۆکانی خانەقین بە کوردی؟ خەڵک بگەڕێتەوە بۆ ئەوەی کە داوای قوتابخانەی کوردی بکاتەمەکەوێتە سەر وشیاری خەڵک تان ڕاگەاندووە بۆ بەناوی بەڵێ بۆ زمانی کوردی وشیاری خەڵک. کاکە ئەمە کەوێتەوە سەر ئاستی وشیاری خەڵک، کابرا کەسێکی کاسبە نایێت بە دوای کێشە و گرفت بۆ خۆی بگەڕێ و بکەوێتە ڕێگای دادگا و بڵێن ئیدارە و ئەو شتانە مەرجەکە جێبەجێکا و خۆی لەو شەڕە لادا و کاسبە. بەڵام ئەوەی جەنابەت فەرموود ئەوە ئەرکی نوێنەرانی کوردە لە ئەنجومەنی پارێزگا یان لە پەرلەمانی کوردستان یان لە یەکە ئیداریەکانە بێ داکۆکی کاری مافی خەڵک بن، مافەڕەواکانی خەڵکی ناوچەکە بن، چونکە خانەقین وەک ئەزانین لە هەموو هەڵبژارنەکانە دەنگی ڕەهای هێناوە بۆ لیستە کوردیەکان بە تایبەت لە تەنانەت لە توانین بڵێن ڕێفراندۆمیشە پشتی شێری بەرکەوت لە هەموو ناوچەکانی کوردستان زیاتر دەنگی هێنا. بەڵام ئەمە بەداخەوە وەکوتم ڕۆڵێکی لەسەر وشیاری خەڵکەیە لەسەر کەمپینەکەی ئێمە شیرینی دایکی خۆی. بەڵێ کاگڕەنج ئەمە بەڵگەیەکی حاشاڵ نەگرەکە ئێمە وەکو خانەقینی و خانەقینیەکان خانەقین و خانەقینیەکان هەمیشە بەدەم
بڵێن زمانی دایکەوە هاتوون بەدەم زمانی کوردیەوە هاتوون و حەز و ئارەزویان هەیە کە ئێستاش مناڵی خۆیان بخەنە بەر خوێندنی کوردی بەڵام بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر بەهۆی پاشکشەی سیاسیەوە کورد سەنگ و کێشی خۆی لەدەستدا لەم ناوچانە بۆیە سیرەکەی ئێمە هەرچەندە پاڵپشتی خەڵک بکەین بۆەوەی منداڵ بخەنە بەر خوێندنی کوردی و وشیاریان بکەینەوە بەڵام هەندێک گرفت هەن کە خەڵک کێشەی چارەنووسی هەیە لەگەڵ یا بۆ نمونە ئەو چارەنووسی مناڵی خۆی ناکاتە قوربانی حەز و ئارەزوو هەست و وشیاری نەتەوەی خۆی بۆ نمونە من شتێکت بۆ باسەکەم ئێمە لە خانەقینە ئێستا بەرپرسی یەکەی ئیداریمان هەیە کە موچەشتی لەسەر حکوومەتی هەرێمە یان بەرپرسی حزبیمان هەیە سەر بە حزبە کوردیەکانە بەڵام سیرەکەی مناڵی خسۆتە بەر خوێندنی عەرەبی ئەگەر لێی بپرسی بڵێ بۆ ئەڵێ کاکە من ئەگەر بیخەمە بەر خوێندنی کوردی ئەوە تا سیرەکەی بەهۆی گرفتی دواکەوتنی موچەوە بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە منداڵەکەم هیچ فێر نابێ لە قوتابخانە کوردیەکان یان سیرەکەی بەهۆی دان پێدانەنان بە زانکۆکانی هەرێم لەلایەن حکوومەتی فیدرالیوە لەم ناوچانە ئەوەش گرفتێکی تری دروست کردووە سبەی دووسبەی کۆلێژیش تەواو بکە دا نامەزرێ لە سەر فەرمانگەکانی حکوومەتی عێراق چکە ئەم ناوچانە لە ڕووی ئیداری و یاساییەوە تا ئێستا سەر بە حکوومەتی عێراقا سبەی حکوومەتی عێراق بۆ دامەزراندن ئەتوانێت هەر دەرچوویەکی زانکۆکانی هەرێم دوور بخاتەوە لە لیستی دامەزراندن کە ئەوەش کراوە لە پێشوە. زۆر سپاس مامۆستا ماهی ڕۆشنکە لە خانەقینەوە لەگەڵم بووی سەرکەوتوبی لە کەمپەینەکەت سڵاو ڕێزمان بۆ خەڵکی خانەقینی بەڕێز هەیە فەرموو. کاغڕنج سەرەتا بە خێراتنی جەنابت و ستافەکەت دەکەم من جاری تر لەگەڵ جەنابەت بەشدار بوومە سوپاسی جەناب دەکەم بەبێ مجامەلە کە دەی بۆ کەرکووک و لە ناو کەرکووک بەرنامەکانەکەی ئەوە بەڕاستی بە بۆچوونی من جێی دەستخۆشیە گەورەترین کێشەی خوێندنی کوردی ململانەی ناشەریفانەی برادرانی یەکێتی و پارتیە کە مناڵی کورد باجەکەیەدا یعنی بەڕاستی ئەمە عمقی کێشەکانی ئێمەیە لە هەولێر هەمووی پارتیە لە سلێمانی هەموو یەکێتیە لێرە تێکەڵە و بەریەکەوتن زۆرە شەڕی ئیدارەکانمان زۆرە کێشەی بەڕاستی ئەمە کێشەی هەرە گەورەی ئێمەیە بەڕاستی من تکایەکی برایەنە تکا لەبەر خاتری خوای گەورە لەبەر پاشان کەرکووک کاکە واز لەم ململانێ سیاسیە بێنن ئەم ململانێ سیاسیە بەڕاستی خوێندنی کوردی یعنی من زۆر بەڕاشکاوە ناڵێم برادرانی پارتی حساب بۆ یەکێتی ناکەن یەکێتیش بۆ حساب بۆ پارتی ناکەن و کتابی یەکتری ناخوێنەوە یعنی نموزەجێکی زۆر زۆرمان هەیە ئەم حاڵەتە حاڵەتێکی کوشندەیە ئێمە لە خوێندنی کوردی کاکە سەر و ڕیشمانتیا سپی کرد چەندین ساڵە هاوارەکەین کاکە پیشەوەر هاوارەکە ئەڵێ کاکە داشکاندنم هەیە بۆ مامۆستا لەبەرەوەی مامۆستای کوردی لەگەر ڕێزما بۆ پیشەوە بۆ خوێندن ئەڵێ ڕسوا بووە ئەچی تا هەر شوێنێ ئەڵێن تۆ تەعینی هەرێمی کوردستانی بەداخەوە ینی ئێمە چەندین ساڵە هاوارەکەین کێشەی موچەمان کێشەی پلە بەرزکردنەوەمان هاوڕێکانمان لەگەڵمانە لە مەرکەز کاکە 18 ئیمتیازیان هەیە بە کارتێک مانگانە وەرێگرن سەبارەت بە خوێندنی کوردی ئەوەی بەغا بەڕاستی من لێرەوە داواکەم ینی ئەو خوێندنە ئەبێ فاتیحەی بۆ دادرێ من ئەندامی پەرلەمان هەیە دوو جار چەند جارێ سەردانی کردووە ئەڵێ ئەو بەشە مردووە ئەو خوشکە بەڕێزە هیچ وجودێکی نییە خوشکە سەنا با بڵێن یعنی تا ئێستا با پێم بڵێن چەند جار هاتووەتە کەرکووک چووەتە خانەقین کۆنفرانسی بەستووە کۆنگرەی کردووە چ خەمێکی لە خوێندنی کوردی خواردووە کاکە خەتای بەرپرسانی کووردە خەتای دەسەڵاتدارانی کووردە لێپرسینەوە نییە هەرکەس بۆ خۆی یعنی من تا ئێستا چەندین جار تەلەفۆنم بۆ سەناخان کردو ئەسە وەڵامی کەس نادات وەکو جەنابەت ئاماژەت پێکرد جەنابی کوردی لە بەغا بەڵێ کاکە ئەو بەشە مردووە من پەرلەمانتار هەیە چەند جار ڕازیت وەکو پیاوێکی ڕۆشنبیر کە کورد مثلەن زمانی کوردیە خوێنرێوەکو عەرەبی لە عێراق ئەوەی کە حکوومەت وامان پێڵێ نەخێر نەخێر هەر خوێندن نییە کاکە بەشێکە لە بەغاو دانراوە و موچە شتێکیان هەیە و ئەمە بەڕاستی ڕازی بوون بەم حاڵ و وەزعە بەڕاستی گوناحە کاکە ئەمە ڕەنگە سبەینە بڵێن ڕەنسەنگاوی وشەی سوکاتی بەکارهێناوە
ئەمە جارێکی تری لێمەوە ئەمە بە سوکایەتی نازانی بۆ زمانی کوردی گەورەترین سوکایەتیە گەورەترین کەمکردنەوەیە بۆ کورد و بۆ زمانی کوردی و ینی من بەڕاستی ئەیڵێم ئەو بەشە هەر نەبێ باشترە چونکە من کاک سۆران عومەر چەند جارێک چووەتە ئەوێ من لەگەڵا قسەم کردووە داوام کردووە یعنی هەندێک شتی وت حەز ناکەم حەزەکەم ڕۆژێ خۆت لێ بپرسی یعنی ئەو بەشە هەر نییە وجودی نییە نە کەسەکە خۆی لەگەڵ ڕێزما بۆ شخصیەت و بۆ کەسایەتی و بۆ لە شوێنانیش لە ناوەندە نێودەوڵەتەکان ئەڵەن کاکە کوردی و عەرەبیە خوێنرێ حجەیەکە بە ماڵە لەسەرمان و حجەیە بەڵام هیچ وجودێکی نییە خۆش مامەسابە دەرفەتیوانی تریش بەم فەرمایش شتێکی ترم مابوو یەک قسە ماوە بەڕاستی من داواکەم بەڕاستی ململانێ لە کەرکووک هەڵگرن و کێشەی موچە گەورەترین کێشەی ئێمە بەڕاستی لە شاری کەرکووک دەبێ سەرکردەکانمان من نازانم سەرۆکی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان لە پێشە ئۆپۆزیسیۆن با هەروە بڵێم ینی سەیری ئەم کەناڵە ناکەن سەیری ئیعلام ناکەن ینی نابینن ئێمە چەندین ساڵە لەسەر جادەین داوای موچە داوای یەکلایکردنەوەی پرسی خوێندنی کوردیەکەین بە هەموو کێشەکانی واز لە موچەش بێنە ینی سەیری ناکەن مامۆستا عەلی باپیر نابینێت چەند ساڵە ئێمە هاوارەکەین لە سەرجادین کاک نێچیروان کاقوبات و کاک پاڤڵ چەند جار ئێمە پەیاممان بۆیان ناردووە لە بەرنمەیە کە ڕایەنگەیان نیو سعات ئێمە قسەمان کردووە گرفتی خوێندنی کوردی ئەسڵەن هەر ئامادە نین بمان بینن من هەموو لایەنەکان بێجیا بۆیە ناوی مامۆستا عەلی باپیرناو کە بەحساب ینی ئەوە معارەزەن و باقی لایەنەکانی تر بە حکوومەت و دەسەڵات وەخنە و لە دەسەڵات هەیە ئەوانیشە بە حساب پێ معارەزەیە دەست خۆش سەلامەتی فەرموو براگیان لە دووس خوڕماتووی شیرینەوە دەست خۆش بێ پێ خۆشحاڵم بە ئامادەبوونم لە بەرنامەکەت کاک ڕەنج ئێمە لە دووس خوڕمات و معاناتمان زۆرە تاکە سیمای کوردایەتی ما بێ لەو شارە خوێندنی کوردیە تا ئەی ڕقیبێکە خوێنەوە لە ساحەکە سەد شەڕ لەسەریەکەین خەریکە بەڕێوەبەری قوتابخانەکانمان یەکەیەکە لێ ئەسێنەوەین کوردیەکان 500 مامۆستای هەرێم لەوێن لەم 500 مامۆستایە نە ئەوە کتابەکەمە ڕەفع کراوە بۆ تکریت ئەڵێ ئامادەنی من ئەم مامۆستایە لەبەرەوە لەسەر هەرێمە بیکەمە بەڕێوەبەر دوو ئیمساڵ زەختێ تازەیان لێمان کرد چەند ساڵە بەشداری تاقیکردنەوەکانەکەین وەکو چاودێر ئەمساڵ 75 کەس لە خولی یەکەم و خولی دووەم بەشدارمان کردووە تەبعەنەمانە گشتی خوێندنی کوردیە تەلەبەکان مافەکەمان بۆ سەرف ناکەن مافە دارایەکە تکریت ئامادە نییە سەرفی کات لە عێراقی دیموکراتی فیدراڵ بەڵێ بۆیە ڕوویدەمم من لە حکوومەتی عێراق ناکەم دەستمان لیان شۆردەتەوە ڕوویدەم لە سەرۆکایەتی هەرێمەکەم یەکەم قوتابخانەی کوردی لە زاخۆ دەستی پێکا کۆتا قوتابخانەیش لە دووس خوڕماتەوە سەرۆکایەتی هەرێم مەبەستە کاگنێسیروان بەرزانیە یا مەبەستە دەسەڵاتدارانی هەرێم هەموو دەسەڵاتدارانی هەرێم یەکەم قوتابخانە لە زاخۆ دەستی پێکا کۆتا قوتابخانەیش لای ئێمەیە لە دووس خوڕماتوو هیوادارم گرنگیەکی تایبەتی بدەنە ئێمە 20 قوتابخانەمان هەیە سەرەتایی 12 ئامادەییمان هەیە ئەناڵێنین بەدەست کەمی پسپۆر و سەرپەرشتیارە و دوو سەرپەرشتیارمان هەیە ئەم یەکێک لەسەر ناوەندیەکانە یەکێکیش لەسەر سەرەتای وەڵڵاهی مامۆسا ئەمە معاناتی ئێمەیە لە دووس خوڕماتوو دەست خۆش بێ دەستان خۆش بۆ بەرنامەی ڕوودا و دیارەمە دووەم بەرنامەیە بۆ مامۆستایانی خوێنی کوردیەکەن کاتی خۆشیاتنە کەرکووک دەستان خۆش بێ ئەگە کاتی زیاترن پێ بدەن لەبەرەوەی لە دوێنێ کە باسی بەرنامەکەمان کردو بەڕاستی مامۆستایان بە تەلەفۆن و بە پەیام شتی زۆریان وتووە نوێنەرایەتی ئەوان بکەین چیان وتووە کە لێرە نەوتراوە لای تۆ هەیە بەتاکید دیارە ئێمە سپاسی حکوومەت هەرێمی کوردستانەکەین لە دوای 2023 خەمی خوێنی کوردی لە ئەستۆگرتووە پێداویستی قوتابخانەکانی دابین کردووە 100% وەکو ماساکەوانی پەرتوەکانی بۆ دابین کردوین پێداویستی قوتابخانەکان دابین کراوە بەڵام معاناتی مامۆستانی خوێنی کوردی لە دوای شەڕەکانی داعش و 2016 موچەیە دواکۆتی موچە پاشەکۆتی موچە دواتر موچەکان لە چەماڵ تەوزیعکە تا ئێسن ئامادەی موچەکانی خوێنی کوردی بێن نەکەروکەوێ ماگانە بەڕێوەبەرەکان بچین لە چا موچەکان بهێننەوە کامل مەترسیە سەر مامۆستایان دروستەکە ئێمە دەستێ مامۆستانی خوێنی کوردی ئەو دەستەیە بن کە داوامان لە وەرەگرن ئەبێ بچنە چەمچەماڵ بەڵێ
لە تەمچەوان موچەکان یعنی یەکێک لە داواکاریەکانەوە حکوومەتی هەرێم کە هەر عەزەتەکە کێشە لە ناو چەمچەماڵەوە بێنێتە کەرکووک دابەشیا چەندی جار داوامان کردووە بەڵام تا ئێستا ئامادەی موچەکە بێن ناو کەرکووک ئێستا هەموو حزابەکان بارەکەیان لە کەرکووکە بۆ موچەکانی خوێنی کوردی نایەتەوە کەرکووک بۆ بەڕێوەبەرەکان بچن لەوێ وەری بگرن ئەوە شتێکی زەحمەت نییە دواتر ساحاقە خۆت ئیشی بۆ بکەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە مەسئولیت ئێمەی هەڵنەگردووە تۆ ناکە خۆ ئەوە وەزارەتی دارایی دەتوانێت بۆ ئۆتۆمبیلێکی تایبەتمەند بینێرێتە شوێنێکی فەرمی کاگڕەنج نزیکەی 7 ملیار دینار ئەوە لەگەڵ محافەزە هین بکرێ قورس نییە ئەخر هەتاکو ئێستا نابی پارێزگارە توانێت حەلی بکە لە ئێستا بەدواوە ئێستا با بڵێن هەموو حسابیا کاتەوە ئەو لەو کێشە نەجاتمانە بێ ئینشاءالله لە خلال ئەگەر بزان لەو ڕێ موچە وەرگرتنە ڕوودا و ڕوویدا مامۆستا کارەساتی بەسەر ڕووداوی سیارە بەسەر هێشتا قسەکەم تاوانە بەڕاستی ئێمە داوامان لە دادگای فیدرالی کرد چون سەردانی جێگەی سەرۆکی پەرلەمانی عێراقمان کرد سەردانی وەزیری دادمان کرد بۆی هیچ دێ موچەکانمان بچێتە سەر بەغا بۆی وەکو لە ئەرک و مافدا لەگەڵ هاوپیشەکانمان لە پەروەردەی کەرکووک یەکسان بین هەمان بابەتی ئەوان ئەرک جێبەجێەکەین بەڵام ئەوان ناو قوتابخانەکەی من 34 مامۆستایان 15 مامۆستام لەسەر مرکزە مانگانە موچە وەرەگێ بەڵام مامۆستایان هێرم بە 45 ڕۆژ موچە وەرەگین هەر ئەو دەستێ بووین ئەوەی بەدەست بابین مواژوو کۆکرایە بۆ تەوتین گەشتە سەرۆک وەزیرانی عێراق سەرۆک وەزیرانی عێراق نووسراوێکی بۆ زادی پەروەردە بەڵام تا ئێستا ئەوە جێبەجێ بۆیە داوامان لێ وەکو بەرنامەکە داوا بکەی لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بۆیە نیازپاکی بەغدامان بۆ دەکرێت بەغدا ئێمە وەرتانەگرین بەڵام بامان بڵێن ئێمە ئامادەین پلە وەزیفەکان ناوەکان بدەین دەرکەوتووە نیازپاکیەکە یەشە بەغاڵێ هەرێم پلە وەزیفەکان تەنە با بڵێ ئامادەم بیدەم بزان بەغا وەرمانەکەیان وەرمان ناگرێت باس دەکەم قوربان یەک پرسیاری تریش دەتوانم وەربگرم ئەگەر کەسێک قسەیەکیە پێنج خولەکەم ماوە دابەشەکەم فەرموو مامۆستا فەرمووت ئەوەی لە دڵی تۆ هێشتا نەوتراوە بزانم ئەوەی ناو دڵت چییە یەکی لەو کێشانەمان منهەجە کاک بابەتێکی زۆر گرنگ بابەت زۆر یعنی ئێمە سەر لە کەرکووکە لێرە داوامان لێکراوە لە یەک تاسێ هیچ قوتابیەک نەخەین لە یەک تاسیعیکە پێڵێن قۆناغی یەکەم کەس کەوتو نەبێ لە سەرەتایەکان بەڵام دوای داواشمان دیەکەن لە 4 بۆ 5-6 قوتابی بکەوێنن ئەگەر لە پۆلی 6 نسبەی بەڕێوەبەرێک لە 100 کەمتر بێ لە بەڕێوەبەری لایەدەن ئەمە کتابی نووسراو هەیە لە بەڕێوەبەراتی خوێندی عەرەبیەکە کە بۆمان هاتووە هەر بەڕێوەبەرێک نسبەی نەجاحی لە 40 کەمتر بێ یەکەمی لە کوردستان وایە بەشی دووەمی ئەخر ئەکرێ بەڵێ وایە یا بەڵام ئەکرێ یعنی قوتابخانەیەک لە یەکەوە تا سێی سەر بە هەرێم بێ و شێوازی تاقیکردنەوەکانی و لە 4 و 5 و 6 سەر بە بەغا بێ شێوا بێ سەیریکە لە کوردستان بەشی یەکەمی قسەکەت کە کەوتن نییە هەیە بەڵێ بەس بەشی دووەمەکە وابزانم وانە لەوێ نییە بەڵام وزاری نییە مام کاک ڕەنج لەوێ لەبەرەوە وزاری نییە لەوێ تەلەبەیەک ئەگەر ئاسشی نزم بێ ئەچێتە پۆلی 7 و 8ەوە لای ئێمە ئەو کێشەی ئێوە لای کێ چارەسەرە بێ ئەبێ چارەسەر کرێ لە خوێندنی کوردیە چارەسەر کردی یان ئەوە تا منهەجەکە بگۆڕدرێ وەڵاوە حەقە وەڵامت پێ بێ بۆیان بزانم بەڕێوەبەری یعنی بەڕاستی ئەبێ یان ئەو منهەجە بگۆڕێ خۆی لێرێ کاگڕەنج بەنسبەت ئێمە منهەجمان لەسەر حکوومەتی هەرێمە بەڵام ئیمتیحاناتمان ئەزمونونەکانمان تەوقیتاتی دەواممان لەسەر بەغدادە ئەی ئەو مەسەلەی مامۆستا فەرمووی پۆلی 1 و 2 3 نا بەشی دووەمی قسەکەی کە ڕێژەی دەرچوون ئەگەر لە 100 لا نەدراوە ئەخرا نەدراوە بەڵام ئەستا بۆ هاتووە 20 ساڵە هیچ مدیرێ لا نەدراوە لەسەر نزنەوی دەجاح بەڵام ئەو ترێت بەڵام ئێمە ئەو دوای ئەوەی کە جاندرا ئەگەر تەرخەمی بکرێەوە قبوڵەکەن ئێمە ئەوان بە هیچ شێوەیەک ناتوانن بەڕێوەبەری ئێمە لادەن دەستە خۆش ئەوەیان باش مخصصاتی لە هەرێمی کوردستانەوە گەورەترین کێشەمان کاک ڕەنج ئێمە بەناوە کوردین لە کەرکووک ئەبێ لە 150 کەرکووک بین ئەگەر چکم بە جۆرە دەنگانی پەرلەمانیش و ئەبێ لە 150 زیاتر میوەنیە لە 100 دەین لە 100 دەین ئێستا خوێندنی کوردی ینی بەڕاستی هەنێ مامۆستا نازانم پێیان شەرمە باسی بکەن من ژمارەکان پێڵێم 2200 قوتابخانەی عەرەبی هەیە ئێمە 550 مان هەیە ئێمە 100,000 قوتابیمان هەیە ئەوان 700,000 قوتابیان هەیە یعنی ڕێژەکە 1 بە 7 و 1 بە 5 بەسەرەوە ئەکید 1 بە 5 بەسەرەوەیە یعنی ئەمە کارەسات ئەمە لە باسی 2000 کورد زۆرینەیە کەواتە ئەو ژمارانی کە لێرە بە من وتراتۆ گومانە لێ هەیە هەر زۆر يعني من بيطلع من برون لدراسة عربي برسيار كان أجر دراسة
لە 650 تا 600,000 قوتابی لە دراسی عەربی خوێنێ نازانی چەندی کووردە بە ڕێژەی لە 125 کووردە لە 125 کوورد لە 125 کووردە لەبەرەوەی من خۆم بەڕێوەبەر بوومە لە وەک مامۆستاش باسی کرد لە وزاریە بۆ ناوەکانم خوێن هەر یعنی ناڵێم ئەحمەد و مەحموود و ئەمانەکە نازانی کووردە خۆم بەڕێوەبەر بوومە بەس ناوم نووسیوەتەوە لە 180 قوتابی کەلام بووم بەڕێوەبەر بووم بە لەسەری لە تاقیکردنەوەکەیانە زیاتر لە 25 کورد ناوەکانی گستی سامان و سیروان و پەرژین و ڕێژین هەمووی بە عەربی خوێن هەمویان لە عەربی خوێن بەڵام وەک مامۆستایان باسییان کرد منتیقەکەیان لەوانەیە لە حای عەسکەری بوو منە شوێنی کە مراقبم تیا لە حای عەسکەری بوو باشە بەس ئەوە چۆنەوترێ زەبری جوگرافی ناچاری کردووە نیە بەڵام لە 180 ئەو منتیقەی کووردە یعنی حای عەسکەری لە 180 دانیشتوانەکەی کووردە لە 180 حای عەسکەری کووردە بەڵام خەڵکەکە لەوێ بە عەربی خوێن زیاترەکەیشی ئەوەیە ئەمە مامۆستای ئاماژەیان پێ کرد ئێمە تا شەشی تەواوەکە شەشی عەدادیە تەواوەکەی کێشەی کاسێتە زانکۆ گەورەترین کێشەمان بۆ دروستە بێ ئەو شەر خەتای خۆمانە ئێستاش دەیان مامۆستای زانکۆمان هەیە لە زانکۆکانی هەرێمە خوێنن ئامادەیە نییە بگەڕن لە زانکۆکانی هەرێم دەبێت ئیمتیازاتیان کەمترە بڵێ وانە بڵێن ئەمە کێشەکەمان لەوێ کەمترین مامۆستای زانکۆمان هەیە لە زانکۆکانی کەرکووک یعنی بە پەنجەی دەسەژمێرن لەناو هەموو مامۆستایانی زانکۆ لە پەنجەی دەسەژمێرن قسەکانت زۆر گرنگە هیچ قسێکی ترت هەیە مامۆستا دەستان خۆش بێ زۆر سپاس با دووە قسە ختامەکەی دەستخۆش بێ دەستخۆش کاکرانج بۆ بەرنامەکەت ساڵی پار لەم شۆراوی کە ئێمە بانەسە بەرنامی لەکەین قوتابخانەیەکی عەربی کرایەوە بەناوی بەڕام شۆراوە بزانم مامۆستا کامران و مامۆستای تریش بەڕام شۆرا غەڵەت نەبم نووسراوەکەشی دەرچوو ئەوە بولایەنە کوردیەکان هەوڵی خۆیان چڕ کردەوە قوتابخانەکان داخست بەڵام قوتابخانەکان داخزیان ناوەکان قوتابخانە عەربیەکە باڵێن خوێندنە عەربیەکە کە بابلێن داوامی دووەمی کوردیەکە بوو داخرا ڕێژەکە سەروی بابلێن معقولەوە بوو زیاتر لە 600 قوتابی ناوی تۆمار کردبوو لە قوتابخانەیە شێراو کە گەڕێکێکی کوردیە دانیشتوانەکەی کوردە نالم عەرەب و تورکمانیتیانە بەڵام بە گەڕێکێکی کوردیە ژمارەکرێت مناڵە عەرەبەکان مافیان نییە مناڵەکان مافیان هەمووان مافیان هەیە بۆ ئەم مەکتەبە خراپە داوامێکی بۆ ئەوان بوو مەترسی لەسەر خوێندنی کوردیە ئەو مامۆستا کامەران و بەرپرسانی خوێندنی کوردیش هۆکارەکە لەوەیە کە ئەزانن زۆر بەی زۆری خەڵک ینی متمانی کاڵە بێتە بە خوێندنی کوردی و پەناباتە بەر خوێندنی عەربی هۆکارەکەش کاگرانج ئەگەڕێتەوە بۆچی کاگرانج قوتابخانەیە کە دیموکراسی ئەوە نییە هەموو شتێ بە دڵی زۆری نەبێ ئەبێ ڕێزی کەمینە بگری کاگرانج ئێمە قوتابخانەیە کە لە گەڕەکی کوردیە دوو قوتابخانەی تایە 300 طلبە بە 300 طلبە معقول نییە من جێی قوتابخانێکی عەربیش بکەم و بیکاتە سێ دەوام لەگەڵمە ئەوەش ناکرێت کاگرانج مشکلەکە ئەو باز ئەو واقعات بۆ بکەم دوو قوتابخانەی شازەمان و ئەی باشە شۆرای عەربیا ئەوە قبوڵە ئەگەر بۆ نمونە هەنێک کورد داوا بکەن دەوامێک لەبەرەوەی کورد هەیە لە گەڕەکە عەرەبیەکان خۆتە زانی ئەگەر ئەو حاڵەتە لەوێ ڕووبات و خۆت گلەیی ناکەی لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک کاگڕەنج عەرەفە نزیکە لە شۆراوە هەمووی 5 دقە دوورە مەکتەبی عەربی لێیە ئەتوانەوەی کە مەکتەبی ناڵی بنێرێتەوە سپاس دوا قسە چونکە چەند خۆلێکێک دەرچووم لە کاتی خۆم دەستان خۆش بێ هەمولایەک بەڕاستی پێمان خۆش و کەموکڕەکانمان زانی و ئەی زانی نیش بەڕاستی باسی خۆبەخشەکەین خۆبەخشمان هەیە 3 ساڵە قوتابخانەکانمان کورتپەروەرن داوامەکەن بێ بەرامبەر تا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە من داوا ناکەم لە بەغداشتم بۆ بکە من داواکەم لە ئەنجومەنی پارێزگا لە مامۆستا کامران ئیشێک بەمە بکەن لە هەرێمی کوردستانەوە تەعینیان کەن بەڕاستی داماون 3 ساڵە بێ بەرامبەر داوامەکەن هیچ شتێکیان بۆ نەکراوە سپاس بەڵێ فەرموو لە خزمەتە دام برای خۆشەویستم زۆر سوپاسەکەم مامۆستا گیان بە خێراتی میوانتەکان من لە ڕاستی باسی کێشەی پەروەردەمان کرد باسی کێشەی پەروەردە و خوێندنی کوردیمان کرد بەڕاستی و گلێ وەکو ئینشەڵا وەکو بەسنێکی فراوانە وەرەگرێ من تاکە مامۆستا من لێرەکە بەجلی کوردی و دانیشتوو بوو بەڵام خەریک بوو من فەرامۆش کرد ئەمیش هەر لە خۆدا خۆیان کێشەیەکە بە حەقیان مامۆستا مەسەلەی خوێندنی کوردی یەکی لەوانە بۆ نمونە کە خەڵکی تەلەبانێتە سەر دراسی عەربی ئێمە شتێکمان هەیە باس نەکرد مامۆستایان زۆر دینم کرد تەماشام کرد ئێمە مەسەلەی خوێندنی ئاهلی لە مەنتیقە کوردیەکانە یعنی خەریکە دێتە ینی خوێندنی ئەهلی
باشە هەمووی چیە هەمی ناحکمیە بەڵام موافقی ئیجازە لە شوێ وەرەگیرێت لە بەغا وەرەگرێت بەڵام بۆ کوردی مەجالێک نییە ژە ینی زۆربەی تەلەبەکان مەیسە من پێتەڵێم بۆ نمونە لە قادسیە تەفەوەقەیە لە ملاترەوە مەکتەبێ بێترێ مەدرسە حیاتێ لە وڵاتێ مەکتەبێتر سارایە ئەمانە هەمووی ناو گەڕەکە کوردەکانە ئەمە هەمووی مناڵی کووردە ئەچێلویاکە بە حقیقەت عەرەبی خوێنێت دەستخۆش زۆر زۆر سپاس بۆ قسەکەت باسی ئەو لایەنە نەکرابوو سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان جارێکی ترێڵەمەوە ئەو ڕەخنانەی ئاراستەی پرۆگرام و میتۆد و شێوازی وتنەوەی کوردیەکرێ لە ناوچەکانی باشوور و ناوەڕاست قسەکان ئاراستەی جەنابەت نییە قسەکان ئاراست ینی بە ئاراستەی دروستکردنی بەرپرسیارەتێکی گەورەترە لەسەر ئاستێکی گشتی لە هەرێمی کوردستان بۆ بینینی پرسی کورد لە زمانەکەی وەکو پرسێکی استراتیجی سپاس بۆ قسە و پەیڤ و دەستەواژەکانی هەمووتان هەمووشتی جوان بوون بینەرانی بەڕێز ئەم بەرنمەیە بۆ هەموو کورد بای ئەوەندە پەیامی تایە کە هەر کەس بەرپرسیارانە بیر بکاتەوە لە ژیانی نەتەوەکەی خەڵکەکەی زمانەکەی مناڵەکانی ئایندەی خوێندنی دەستکەوتنی کار وەرگرتنی زانیاری بە کواڵەتی بەرزکردنەوەی کواڵەتی ژیان هەموو کەسێک ئەتوانێت هەر کەسە و لای خۆیەوە ڕۆڵ ببینێ بە تایبەت حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەت نوێنەرانی کورد فراکسیۆنە کوردیەکان نوێنەرانی کەرکووک و خانەقین و مەندەلی و بەگشتی خاکی نەگەڕاوی کوردستان شەنگال کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان ڕێزمانەیە بۆ هەموو خەڵکی کەرکووک دڵخۆش بووم لە خزمەتتانە بووین لە کەرکووکەوەکو ڕوودا و فاتس لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری ئاسیا سێڵ